دا خەڵق نەبێشتن و ئەکرات بێ معریفەتن بێ ئەسڵ و بنیات ئەنواعی ملل خودان کتێبن کرمانج تەنێ دەبێ حسێبن گەردێ هەبوویە مەژی خودانەک عالی کەرەمک لەتیفەدانەک علم و هونەر و کەمال و ئیزعان شعر و غەزەل و کتاب و دیوان ئەف جنس ببە لە باوی معمول ئەف نەقد ببە لە نەکوی مەقبول من دێ عەلەمە کەلامێ مەوزون عالی بکرا لبانێ گەردون بێناڤە ڕەحامەلێ جزیری پێ حەی بکرا عەلی حەریری کەیفەک وە بدە فەقێ تەیران حەتا بە ئەبەد بمایە حەیران. بەڕێزان بەیانیتان باش، بەیانی باش ئاهورەخ. بەیانیت باش، بەخێر بێن بۆ دیداری شاعیران. ئازیزان، من ئاهورە کوردستانیم، ئەمڕۆ لەگەڵ هاوکارم ئیسا بەشارەتی لەگەڵتانە بین بۆ پێشکەشکردن و بەڕێوەبردننی بەڵگەکانی دیداری شاعیران. دەست خۆش بێ. ئەمڕۆ دەستگای ڕوانگە شاعیران و ئەدیبانی کوردستانی لە دیداری شاعیران لە پایتەختی هەولێر لە پایتەختی کوردستان لە شاری هەولێر کۆ کردوێتەوە. ئەم بەیانیە پایتەخت بۆنی ماباتی لێدێ، بۆنی سنە و ڕۆژهەڵاتی گرتووە. ئەمڕۆ لە هەولێر بۆنی جزیرە و ماردین و ئامەد و شیعری ئەحمەدی خانی دێ، بۆنی ڕۆژاوا و باشوور تێکەڵی یەک بووە. ئەمڕۆ وشەی شیعری ئەکرێ بە دیاری. شاعیران و ئەدیب دۆستان لە ناوچە جاجاکانی نیشتیمانەوە ئامادە بوون بە دیداری یەکتر گەیشتون لە دیداری شاعیران. دووبارە بەخێر بێن بۆ دیداری شاعیران. لە کەناری هەر جۆگەیە، لەسەر سەکۆی هەر مزگەوتێ، لە بەردەرگای هەر ماڵێ هەر کڵێسێ هەر ئەشکەوتێ، لەسەر گابەردی هەر شاخێ، لەسەر درەختی هەر باخێ لەم وڵاتە، لەسەر هەر بستە زەمینێ، لەژێر هەر گەزە ئاسمانێ. مەترسە کەمێک سەرت داخە و تاجە گوڵینەکەت دانێ. لە وڵاتەی کە هەر بستە زەمینێکی گۆڕی شەهیدێکە، شایستەترین دەستپێک ساتێک وەسانە بۆ گیانی پاکی شەهیدان. فەرموون. زۆر سپاس. فەرموودام. ئێستاش ئەچینە لای وتاری دەستگای ڕوانگە. داوا لە بەڕێوەبەری جێبەجێکاری دەستگای ڕوانگە حەسەن شێخ عەلاءەدینەکەین بفەرمێ بۆ سەر ستەیج بۆ پێشکەشکردنی وتەکەی. هەروەکو شاعیری گەورەی گەلەکەمان ئەحمەدی خانی لە بەیتە شەعرێکی داستانی مەموزینە ئەنووسێ، سەر نامەیە نامە بنامێ ئەڵڵا بێ نامێوی ناتەمامە وەڵڵا. ئەمە دەبوانی بەڕێز میوانانی خۆشەویست و قەدرگران، بەهەستترین توێژی کۆمەڵگا شاعیرانی بەڕێز. میوانان لە هەر پلە و پۆستێکە، لە هەر شوێنێکی ئەم جیهانەوە لەگەڵمانن، لە هەر پارچەیەکی تری ئەم کوردستانەوە تەشریفتان هێناوە و هاتوون. بەخێر بێن، بەخێر بێن سەرسەر و سەرچاومان. بە ناوی بەڕێز ئیدریس نێچیروان بارزانی سەرۆکی دەستگای ڕوانگە و سەرجەم ئەندامانی دەستگای ڕوانگەوە خۆمان بە خۆشحاڵ و بەختەوەرە زانین لە بەیانیەکی ڕەنگینی وەکو ئەمڕۆدا لە شاری هەولێر شانازی ئەوەمان بەرەکەوێ وەکو دەستگای ڕوانگە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستا بین بە مەبەستی سازکردن و ئەنجامدانی دیداری شاعیران لە پایتەختی کوردستان. خۆشەویستان، وەک لای ئێوەی بەڕێز ئاشکرایە شعر یەکێکە لە قوڵترین و کۆنترین شێوازەکانی دەربڕینی مرۆڤ کە تێیدا شعر لە ئامرازی سادەی پەیوەندیکردنەوە ئەبێت بە هونەر. بەڕێزان، هەر ئەمەشەوە کات بڵین شعر تەنها ڕیزکردنی وشە نییە،
بەڵکو کێشانی وێنەکردنی هەستەکانە بە وشە. لە ڕووی زمانەوانیشەوە شعر زمانێکی چڕ و پڕە کە تایە شاعیر زیاتر گرنگی بە مۆزیقای وشە ئەدات. ئالێرەشە کێش و سەروای دێڕەکان، ڕیتم و ئاهەنگی وشەکان ڕۆڵی سەرەکیە بینن. بۆیە شعر واکات زمان لە مانە فەرهەنگەکەی دەربچێت و مانای نوێ و فرەتر پەیدا بکات. بەڕێزان، شعر ئەو بەشە مەعریفی و داهێنانەی مرۆڤە کە تەواوی جیهان شانازی پێواکە. ئەگەر چی هەندێک جار بۆچوونی جیاواز لەبارەی مێژووەکەیەوە هەیە، بەڵام لە ئەساس و لە ئەسڵدا شعر خزمەتێکی گەورەی بە مێژوو کردووە. تایبەتیش مێژووی ئەو گەلانەی کە خاوەن سربەخۆیی و دەوڵەت نین، چونکە ئەو گەلانە نەک مێژوویان بەڵکو فەرهەنگیشان داگیر کراوە. بەڵام لێرەدا مێژوو شاعیران ڕۆڵی نووسینەوەی مێژوو جێگیرکردنیان بینیوە. جگە لە دەستکەوتە زانستی و مەعریفی و مێژوویەکانی شعر، لەناو شعر و داستانە شعرەکانیشە چەندین پند و ئامۆژگاری گرنگ بۆ مرۆڤایەتی تۆمار کراوە. ئەوە تا لە یەکێک لە دیارترین داستانە شعریەکان کە سەرووی 4000 ساڵ پێش ئێستا داستانی گلگامش کە نووسراوەتەوە پەندی زۆر گرنگی بۆ مرۆڤایەتی تایە کە گوزارشت لە ژیانی پاشایەکی سۆمەریەکات کە چۆن لە ژیانە هەڵوەدای بەدەستهێنانی نەمریە بێ. بەڵام پند و ئامۆژگاریەکانی ئەم داستانە شعرە پێمانەڵێت ئەگەر مرۆڤ بیەوێت نەمری بەدەست بێنێ لە ژیانە تەنها یەک ڕێگای هەیە، ئەویش ئەوەیە کاری باش ئەنجام بدات و ئاوەدانی بنیاد بنات. بەڕێزان، ئێمە لە دەستگای ڕوانگە وەکو ڕێکخراوێک لە بواری پەروەردەکردنی لاوان، لە بواری پەرەپێدان بە کۆمەڵگا درکمان بەوە کردووە کە شعر تەنها هونەرێکی باڵان نییە، بەڵکو شعر یەکێکە لە پێکهاتە سەرەکیەکانی دروستبوونی ناسنامەی نەتەوەیی و کلتوری و دروستکردنی هەستی نیشتیمان پەروەری. بۆیە ئەمڕۆ بە پێویستمان زانی ئەم دیدارە ساز بکەین بە مەبەستی گرنگیدان بە میراتی شعر، بە مەبەستی پەیوەستکردن و گەیاندنی نەوەکان بە یەکتر، بە مەبەستی ڕێزگرتن لە توانای شاعیران، بە مەبەستی هاندانی نەوەی ئێستا و داهاتوو بۆ نووسینی شعر و بۆ تێگەیشتن لە وێنە گەورە و مانایەکەی شعر، بە مەبەستی گرنگیدان بە زمانی کوردی لە ڕێگەی شعرەوە. جێی خۆشێتی لێرەوە ئاماژە بە بیرۆکە و لە دایکبوونی ئەم دیدارە بکەم کە ئەویش ڕوانینی سەرۆک نێچیروان بارزانی بوو بە ڕێنمایی و ڕاستپاردەکانی دەستگای ڕوانگەی ڕاستپارد، وەک چۆن لە ڕابردوو تاوەکو ئەمڕۆ بەڕێزیان دەستێکی باڵای هەبووە لە دروستکردنەوە و بنیاتنانەوە و بوژانەوەی ژێرخانی ئەدەبی و معریفی ئەم نیشتیمانە، ئەم جارەش دەستگاکەمانی ڕاستپارد بۆ ئەو مەبەستانەی کە لە سەرەتا ئاماژەمان پێکرد ئەم چالاکیە ئەنجام بدەین. بۆیە لێرەوە بە پێویستی ئەزانین سوپاسێکی تایبەتی بە ڕێزیان بکەین کە هەمیشە هاندەر و پشتیوانمان بووە بۆ ئەم جۆرە کارانە. و بە پێویستی ئەزانم سوپاسی هەموو دەستگاکانی میدیا بکەم کە ئەمڕۆ لێرە ئامادەن بە تایبەت دەستگای میدیایی ڕووداو کە سپۆنسەری میدیاییمانە و لەگەڵمانە. زۆر سوپاس بۆ ئامادەبوونیان. بەڕێزان، بە تێفکرینی من وتن لەمە زیاتر لە خزمەتی ئێوەی خاوەن فکرە ئەدەبدۆستی نییە، بەڵکو ئەدەبویستی ئەوەیە گوێ لە ڕێنمایی و وتار و ڕاستپاردەکانی ئێوەی بەڕێز بگری. بۆ ئەم مەبەستەش ئێستا گوێبیستی وتاری بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستانە بین کە کاک فەوزی هەریری خوێنێتەوە. داواکەین بەڕێزیان تەشریف بفەرمێت. بانیتان باش، ئامادەبوانی بەڕێز، ڕۆژتان باش. خۆشحاڵم کە سڵاو و ڕێزی جەنابی سەرۆک نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بە ئێوەی بەڕێز بگەینم. جەنابیان
دەستخۆشی لە ڕێکخراوی ڕەوانگە کەڵتور دەکات بۆ سازدانی ئەم چالاکیە کەلتوریە جوانە و هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکتان دەخوازێت. کردنەوەی دەستەبژێرێک لە شاعیرانی کۆکردنەوەی دەستەبژێرێک لە شاعیرانی کورد لەم چالاکیەدا مایەی ڕێز و دەستخۆشیە. شاعیران هەمیشە دەنگی ویجدان و ڕوح و یادەوەری و گەلی کوردستان بوون. بە شیعر و وشە بەرگریان لە ناسنامە و لە زمان و کەلتوری ئێمە کردووە. ئەمڕۆژ بەهاکانمان بنەوەی تازە دەگەینین. بەڕێزان، کەلتور بنەمای ئاشتی کۆمەڵایەتی و سەقامگیریە. پردی لێ گەیشتنی نێوان پێکاتەکانە، بەهاکانی یەکتەلقبولکردن و لێبردوویی و پێکەوە ژیان بەهێز دەکات. پشگیری لە شاعیران و نووسەران دەکەین. لە کرانەوەمان بەڕووی جیهاندا ئەرکی ئەوانە ڕەسانایەتی و سەردەمبوون بە هاوسەنگی ڕابگرن تاکو ناسنامەی کەلتوری و تایبەتمەندی نیشتیمانیمان بپارێزن. هەموو پشتیوانیەک لە دامەزراوە و دەستپێشخەریە کەلتوریەکان دەکەین. هیوادارین ئەم چالاکیە ببێتە نەرێتێکی ساڵانە و هاندەرێک بێت بۆنەوەی ئێستا تاکو زیاتر گرنگی بە زمانی دایک و داهێنانی ئەدەبی بدات. دووبارە دەستخۆشیتان لێ دەکەین. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز فەوزی هەریری بۆ پێشکەشکردنی وتاری بەهاداری جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان. بەڕێزان، لەبەرەوەی کە یەکێک لە بڕگە سەرەکیەکانی ئەم دیدارە پێشکەشکردنی چەند پارچە مۆسیقا و سترانێکی ڕەسەنی کوردیە، بۆ یەجێخۆیەتی کە ئاماژەیەکی مێژووی بە پەیوەندی ژیاری کورد بە مۆسیقا بدەین. بێگومان گەر بگەڕێنەوە بۆ مێژووی مرۆڤایەتی و لەناو ئەو مێژوەشدا تیشک بخەینە سەر مێژووی کوردستان، بە ئاسانی بۆمان دەردەکەوێت کە پەیوەندی مرۆڤی کورد بە مۆسیقا بە گۆرانیەوە پەیوەندێکی چەند هەزار ساڵەی پایەدار و زیندوو بەردەوامە. ئەم بەڵگەی ئەم قسانەشمان شوێنەواری تاقۆسانە لە پارێزگای کرماشان لە ڕۆژهەڵاتی کوردستان کە هەردوو شێوەی ئامێری مۆسیقی تەمبور و دەف لە بەرد هەڵکۆڵراوە و مێژوەکەیان بۆ 7000 ساڵ دەگەڕێتەوە. هاوکات ئاینە کوردیەکانیش بەشێک لە پەرستش و سروتی خۆیان پەیوەند کردوتەوە بە مۆسیقا و سرود و گۆرانیەوە. دەستخۆش بێ لە ناو ئەدەبی کوردیە زۆرێک لە شاعیران شعریان کوردەواریان لەگەڵ میوزیکا تێکەڵ کردووە. بۆیە شاعیری گەورە مامۆستا گۆران شعرێکی هەیە لە وەسفی زۆر وەستایانە وەسفی کوردەواری کردووە لەگەڵ مۆسیقایە. ئەڵێ بەڕەنگی زەرد و شێوەی دەست و شمشاڵک کزە دەروێش، حەزم کرد بەستێ ببیەم سەراسەر حوزن و ماتەم بێ، لە سیما تابەدی مەکرد لە سیما تابەدی مەکرد هەیکەلی عومرێکی حەسرەت کێش، وەها دیارە کە بەختت ئاشیانی بولبولی خەم بێ. ئەوەندەم بیست لە مۆسیقا خرۆشی ڕۆحی بێگانە، میزاجی کوردەواریم تێک چووە دەروێش، دەخیلت بم دەسا بەو لاوک و ئای و حەیرانە، شەپۆلی زەوقی میلی پڕ دەرونی مات و چۆڵم کە، لە بدهۆڤن گەلێ زیاتر بە ڕۆحم ئاشنای وەڵڵا، دە ئەی دەروێش سکاڵایەک لەگەڵ ڕۆحی کڵۆڵم کە. ئێجا لەگەڵ ئەم هەستە شعریەی گۆرانی شاعیرە پێمان خۆشەکەمە جۆمە لە مۆسیقا بێ لێرە مۆسیقای کوردەواری. بەڵێ ئەیسا، بێگومان ئێوەش دەزانن کە مۆسیقا و گۆرانی بەشێک بووە لە خەباتی نەتەوەکەمان بۆ گەشەکردن و مانەوە. بۆیە ئێستا داوا لە گروپی مۆسیقای ڕوانگە دەکەین بفەرمونون بە دەست و شمشاڵ و دەنگی زوڵاڵ و گەروی زێڕینیان میزاجی کوردەواریمان ببوژێننەوە. بفەرمون. فەرمون.
خوانه دنگی بول این سیل یاونانه نشمین گیان نشمین گیان مالو جینمه یا خوامه یرگه کوگر نشمین گیان من نوه بینمه یا خوامه یرگه کوگر نشمین گیان من نوه بینمه من نوه بینمه مدركي لا ملزاري شابازي ناسي باري والشاور أمان نسايكم والشان يوبخان نوايبكم والشاور أمان نسايكم والشان يوبخان نوايبكم تمامی کاهید گنده کچ کند گل لدای که مشینه پیلا قیمتنی ماله
هەگەر تێمت خۆزێ بلا بێم خۆزێ هەگەر تێمت ڕێبینێ بلا بێم ڕێبینێ هەگەر بینە ڕێبینە سوێلیێ ساوي رشيتو آفتي جاني من جانكم برزاقي تيجيت نو كرم بيدوش من دستي شري الله برو رقصة وكدي
کوردی ورد پێ بنجنایە بەژنەکە سێدارەیە کەزیەتە نافا زوو بەدەی زوو بەدەی زوو بەدەی بیخواستۆی من کە کوردم بیخواستۆی من کە کوردم کورد بەشی خنکاندنایە ئەمان 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 ئەیا وەر ئەیا وەر ئەیا وەر بنوری بادە کەشفی زوڵمەتی تەقوانەکەم چ بکەم بە شەمعێکی وەها چاری شەوێکی وانەکەم چ بکەم لە خەزنەی دڵمدا هەرچی هەیە هەرداغی سەودایە دەسا ئەم نەقدە دەردی عیشقی پێ سەودانەکەم چ بکەم لە ڕێیە و شۆخەدا خۆم کردە خاک و پێی نەناپێما دەسا خاکی هەموو عالەم بەسەر خۆمانەکەم چ بکەم دەمێکە
شاری پڕشۆڕی مەحەبەت مات و خامۆشە بە قانونی تەجەنن شۆڕشێ ئینشانەکەم چ بکەم لە چاوە نم نەما بۆ گریە نۆبەی سەجدە بەردەریە سیا ساڵم نەبارە نوێژی ئیستیسقانەکەم چ بکەم لەسەر تۆم دوژمنە دنیا قەزیەم مانع الجەمعە کە تەرکی تۆ نەکەم تەرکی هەموو دنیانەکەم چ بکەم بەجێ ماوم لە یاران نابەجێ ماوم ئەجەل زوو بە بە مردن لەم قسووری ژینە ئیستیعفانەکەم چ بکەم ئەوا لەیلا بە ڕۆژی حەشرەدا وادەی لقا مەحوی هەتا قامی قیامەت ئاهوو ئاوەیلانەکەم چ بکەم دەستخۆش لە باسی شعری مەحوید کرد مەولەوی و مەحوی ناوبانگ یەکتریان بیستە بوو بەڵام زۆر تامزرۆی دیداری یەکتر بوون بەڵام یەکتریشیان نەبینی بوو ئیتر ڕۆژێک مەولەوی ئەچێتە خانەقاکەی مەحویەوە کە ئەچێتە ژوورەوە مەحوی لە دوورەوە ئەیبینێ شکێک ئەکا سەرتاپایەکی کابرایەک بە جەمەدانەیە کە پێی وترێت چیت بەسەریەوێتی دێتە ژوورەوە شکێک ئەکا یەکێک لە فەقێکان ئەنێرێ بۆی بزانێەوە تاکید بێتەوە کە ئەوە مەولەویە یان نا بۆ یەکێک لە فەقێکان ئەنێرێ ئەڵێ بڕۆ لەو پیاوە پرسە بڵێ ئەوە چییە بەسەرتەوە فەقێکە ژەڕوا بۆ لای ئەچێتە لای مەولەوی ئەڵێ مامەژان ئەوە چییە بەسەرتەوە مەولەویش وەڵامە داتەوە ئەڵێ لا چۆڕۆڵە ئەوە چیتە بەسەرمەوە لە وەڵامەکەیە دوو مانایتیایە یەک تۆ حەقی چییە بەسەر منەوە دوو ئەوە جەمەدانی پارچە قوماشەی پێڵێن چیت بەسەر سەرمەوە کە مەحوی ئەم مەشهەدە بینێ یەکسەر ئەزانێ مەولەوی ئەو مانای داوەتەوە یەکسەر بانگێکە ئەڵێ خاڵە مەولەویش ئەڵێ مەحوی ژیان ئەمە تۆی ئیتر باوەش دەکەن بە یەکاو چەند ڕۆژێک خانەخوێ مەولەوی لەوێ میوان ئەبێ و مەبەستەکە لێرە ئەوەیە شاعیرانی پێشتر چۆن بوون لەگەڵ یەکتر شعری ئێستا چۆنە شعری ئەوسا چۆنە لەم مژارەیە لە کێشەی شعر و بە کێشەبوونی شعرە داوا لە دکتۆر لۆن قادرەکەین بفەرمێت لەسەر ئەم مژارە وتاری خۆی پێشکەش بکە فەرموون چەپڵەکانتان جا دوای ئەو هەموو مۆسیقا و پڕکردنەمان لە سۆز وەرە تااقەتت هەبێ گوێ لە قسە بگری سڵاوتان لێبێ ئامادەوانی بەڕێز بەر لەوەی بابەتەکەم دەست پێ بکەم پێشکەشکاری بەڕێز شعرێکی گۆرانی خوێندەوەی دەریێژ عەبدوڵڵا لە ڕاستیاوی من لێی تێگەیشتبم دەریێژ عەبدوڵڵا خۆیەتی گۆران خۆیەتی گۆران لە ڕێی دەریێژ عەبدوڵڵا و باسی خۆیەکە کە لە نێو کۆمەڵگاکە قەدری نازانرێ ئەمڕۆژ خوڕافەچیەک بە دوو ڕستە دنیایەک لە ئەکادیمی و دنیایەک لە ڕۆشنبیری بۆ ڕەدا و ڕاماڵێ بۆیە قەدرزانینی ڕۆشنبیر و خاوەن قەڵەم قەدرزانینی بیرکردنەوەی عەقلانیەتی و کۆمەڵگا پێویستە تەبەنی بکە نەک لەگەڵ ڕەوتی خوڕافیە سازش بکە بابەتەکەی من ئەو بابەتەی کە لە خزمەت ئێوەی بەڕێزە پێشکەشیەکەم کە سوپاس و پێزانینم هەیە بۆ دەستگای ڕوانگە بریتیە لە کێشەی شعر و بە کێشەبوونی شعر بە گرفتبوونی شعر و گرفتی شعر لە ڕاستیە ئەم دیدارە شعر بیانووە ئەگەنە ئامانج لێی کۆکردنەوەی ئەو پارچانەیە کە بە ستەم لە یەکتری دابڕاون ئەگەر سیاسیەن دوژمنەکانمان جیقەڵدانیان بەرگەیەوە ناگرێ پێکەوە کۆبین ئەوە کولتور و شعر کۆمانەکاتەوە و پارچە برینارەکان پێکەوە کۆکاتەوە شعر بیانووە بۆ یەخستنی ئەو پارچانەوەکو ئەحمەدی خانی ئەڵێ مەموزینەکەمە بیانوو مەموزینەکەمە بیانوو باش طبعا وەکوتم من سەرەتا
باز لەوەکەم کە شعر لەکوێ کێشەیە لەکوێ بۆتە گرفت گرفت بۆ کێ گرفت بۆ ئێمە کام ئێمە ئێمەی کورد کام کورد کوردێک کە خاوەنی قەزیە لە سوشیال میدیاوە لە زۆر شوێنی ترە زۆر باز لەوە کرێ فلان کووردە چۆن ئەو مۆقیفەی هەیە نا کوردبوون دۆزە قەزیە چەنە لەگەڵ قەزیەکە دێیتەوە بەو ئەندازە کوردی بەو ئەندازە کوردی کوردبوون ئەوە نییە لە دایک و باوکێکی کوردی کوردبوون ئەوەیە چەنە لەگەڵ قەزیەکەتا دێیتەوە بۆیە لێرەوە من باسی شعرەکەم پەیوەست بە قەزیەکەمان پەیوەست بە دۆزەکەمان بە ئیجازەی شاعیرەکانمان نەباسی شعرەکەم من نەباسی شاعیرەکانەکەم بۆیە نەیبەنەوە سەر خۆیان من باسی شاعیرانە بوونەکەم من باسی سۆزدار بوونەکەم من باسی عەقڵی شاعیرانە بوونەکەم کە لەمپەرە لە بەردەم نەتەوەیەکە کە ببێتە خاوەنی دۆزی خۆی و لەم ڕۆژگارە کە هەمووان تەحەداکەن ئەویش تەحەدای خۆی بکە لەمپەرە لە بەردەم عەقڵانیەتە و دواتر باسیش لەوەکەم شعری ئەمڕۆ کێشەکەی لەکوێیە و کێشەکەی چییە 2500 ساڵ بەر لە ئێستا سۆکرات و ئەفلاتۆن و ئەرستۆ باز لەوەکەن شعر چییە تا ئەمڕۆ فەیلسوف و مفەکرەکانی ڕۆژئاوا باز لەوە ئەکەن شعر چییە کولتوری عەقڵانی و کولتوری دەوڵەمەند ئاوایە لە ڕاستیان نایەوێ یەکجار پێناسەی شعر بکەوە تەواو بەڵکو ئەو دەمەی کە تۆ پێناسەی شعرەکەی کە باسی ژانری شعرەکەی لە هەمان کاتە ئەڵێی ئەمە شعرە ئەڵێی ئەوە سیاسەتە ئەڵێی ئەوە فەلسەفەیە ئەڵێی ئەوە لۆژیکە واتە نابێت تۆ بە ژانری شعرەوە سیاسەتکەی واتە نابێت تۆ بە ژانری شعرەوە بنەماکانی قەوارە بۆ گەورەترین نەتەوەی بێ قەوارە داڕێژی چکە ناکرێ ناکرێ و ئەوەی ئەمڕۆ هەیە لەو جەنگانە کە ئەیبینین دەسەڵاتی عەقڵە و پێشکەوتنی عەقڵە بەسەر سۆزداری و دروشم بازیە واتە ئەبێ کاتێککە لێکۆڵینەوە لەسەر شعرەکەین ئێمە تەنیا بۆمان دەرنەکەوێت شعر کامێ و ئەرکی چێ و سنووری چێ بەڵکو بۆمان دەرکەوێ ژانرەکانی ترچین هەر ئەم لێ تێکچوونەیە ئێمە هەندێک جار شاعرێکمان لێبێ بە فەیلسوف ناو نایەنم بەڵام زۆرمان بیستۆ فڵانە شاعر فەیلسوفە ئەوە لێ تێکچوونە باش طبعا لە کۆمەڵگەکانی ئەم ناوچە یەکجار پێناسەی شعرەکە الشعر هو كلام موزون مقفى طوا وازنه بريويتيوا بەڵام نا لە شوێنەکە کە فکر و عەقڵ ئیشەکە بەردەوام پێناسەکەی دێتەوە لە ڕووی حەزاریەوە لە ڕووی ژیاریەوە بنەڕەتی شارستانیەتی یۆنانی ئەوروپی ئەمریکی بریتیە لە ژانری دراما بۆیە لە ژانری دراما فرەیی هەیە فرەڕایی هەیە ئازادی ڕا هەیە فرەچەشنی هەیە و توێژ و گفتوگۆ هەیە بەڵام ژانری باو لەم ناوچەیە شعرە بۆیە یەک جەمسەری هەیە یەک دەنگی هەیە یەک ڕایی هەیە طبعا خاڵێکی سلبی لە شعرانە لە شاعیرەکانە نە لە عەقڵی شعرگەرا لە عەقڵی شعرانیەتە بریتیە لەوەی کە مۆتیڤەکەی پاڵنەرەکەی بریتیە لە بریتیە لە سۆزداری باشە تەنانەت لەم ناوچەیەمە بینی ومانە مەسەڵەن ئایدۆلۆژیای وەکو مارکسیزم لەم ناوچەیە بێتە دین بەڵام لە ئەوروپا ئەبێتە تیۆریەک مفەکر کاری لەسەرەکە تیۆریەکی ئابووری تیۆریەکی خوێندنەوەی کۆمەڵگە ئەمە تەعاملێکی کولتورێکی سۆزگەرایە لەگەڵ کولتورێکی عەقڵگەرا لەگەڵ تەنانەت بیر و فەلسەفەشە باش خاڵێکی تر بریتیە لەوەی کە لە کولتوری سۆزگەرا لە کولتورێکا کە شعر ئەبێتە جیهان بینی
جیهانی تاک و خەیاڵ و ئەزمموی خودی و عاریفانە و گۆشە جیرانەیە لە کاتێکە ئێمە زەرورین وەکو نەتەوەیەک پێویستیمان بەوەیە کە لەگەڵ واقعە تەعامل بکەین لەنا ئەوە واقعی قەواری خۆمان بخەینە سەر پێ وابزانم زۆرتان بیرتانە سادقی زیباکەلام هاتە ئەم شارە و لە کۆڕێکە وتی ئێوە خەریکی باڵەخانە مەبن ئەمەی گریمان ڕاستە تاو بەس قسەیەکی تری چی کرد وتی ئێوە چیتان داوە لەم کارانە ئێوە چەند خەریکی عیرفان بن چەنە گرنگ بوو پێی بڵێن ئێمە خەریکی عیرفان بین بەس تۆ خەریکی ئەتۆم بی ئێمە خەریکی عیرفان بین بەس تۆ خەریکی ئەتۆم بی ئالێرایە کولتوری سۆزگەرایانە و خودگەرایانە لە ناخە دێت بەڵام ناتوانێت لەسەر واقع کاری خۆی بکە لە ژانری شعریە باسی زۆر لە بابەتەکانەکەین بۆ نمونە ئێمە لە شعرە باسمان لە داری ئازادی بەخوێناونە درێ باسی ئازادیمان کردووە بەس تا هەنووکە مشکلەمان هەیە لەگەڵەوەی کە عەقڵانیان بزانین ئازادی چییە مشکلەمان هەیە لەگەڵ بزانین ئازادی چییە لەبەرەوەی گفتوگۆی عەقڵانیمان نەکردووە لەسەری لەبەرەوەی گفتوگۆی عەقڵانیمان نەکردووە لەسەری ببێ نەمان و تۆ با لە شعرانە بێ شعر حەماسە خوڵقیان بۆ لە خەباتی ئێمە بەڵام ئەمڕۆ بێت چەمکەکان بەو ژانرە و بەو کەرەسە عەقڵانیانەی تر بخەینە سەر پێ بۆ ئەوەی بزانین ئازادی چییە عەدالەت چییە ژیانی مەدەنی چییە باشە و لە کولتوری شعریە خەیاڵەکان هەر خەیاڵن ئێمە بیرمان ئەحمەد موختار جاف باسی ئەوە کردووە کە ختار لە هەولامانەوە بڕوا ئێمە ئەزانین ئەحمەدی خانی باسی یەکبوونی کوردانی کردو لە ناو شعر بەڵام لە ناو شعرایە خەیاڵیش لە ناو شعرە هەر بە خەیاڵ ئەمێنێتەوە بەڵام کولتوری عەقڵانی کاتێک کە تەعامل لەگەڵ خەیاڵاکە خەیاڵەکاتە واقع جەنابتان ئەزانن بەر لەوەی ئینسان بچێتە فەزا فیلمی ستاتریک ئەو بەڕێزانەی کە بیریانە لە 60ەکان و لە 50ەکان ئینتاج کرا خەیاڵی ئەوەیە کرد کە ئینسان نەچێتە فەزا بەڵێ ڕۆشت بەڵام لە ناو شێعرە خەیاڵەکان هەروەکو خەیاڵ ئەمێننەوە خاڵی کۆتاییم لە نەقدکردنی شعر یا لە نەقدکردنی شێعرانیەت با بڵێمەوە بریتیە لەوەی کە خانمێک هەیە لە یەک دوو کەناڵ مقابلە کرا باز لەوە کە زمانی شیرینی کوردی من بە قوربانت بم و من بە ساقت بم و ئەمانە ئەو دەستەواژیانەیەن کە لەم زمانە هەیە طبعا ئەمە تەنیا لە زمانی کوردیان نیە لە زمانی ئەم ناوچەیە وایە لوبنانی دەگەڵێت تۆ ئوبورنی و فارسی دەگەڵێ جگەرت تۆ بخۆرم طبعا ئەمانە ئەم ئیدیۆمانە زمانە کە پڕە لەم ئیدیۆمانەواتە پڕە لە خەسڵەتی شاعری بوون پڕە لە خەسڵەتی شاعری بوون عیبی نییە بەڵام نەتەوەیەک بیەوێ لەسەر واقع قەوارەیەک بۆ خۆی دروستکە پێویستی بە زمانێک هەیە کە زیاتر لۆژیکی بێ پرسیارە لە ئێمە بۆچی تا سەرنجاوەندەکانی خوێندنمان لە لۆژیک ناخوێندرێ بۆچی لۆژیک ناخوێندرێ لۆژیک تەنیا لای مەلاکانمان خوێنراوە هیچ لۆژیک وەکو زانست نەخوێنراوە لۆژیک خوێنراوە بۆ ڕەتکردنەوەی لۆژیک خوێنراوە بۆ ڕەتکردنەوەی فەلسەفە دو ئەقسام ئەی بەڕاست ئەمڕۆ گرفتی شعر چییە من نامە سەر ڕەگەزەکانی شعر کێشەکانی ڕەگەزی شعر شعری هاوچەرخ ئەوە بابەتێکی اختصاسیە بەڵام جەنابتان ئەزانن وەزیفەی هونەر و شعریش وەک هونەر بریتیە لە ئەبدەیتکردن بریتیە لە دەمەزەردکردنەوەی هەستی ئستێتیکی ئێمە شعری ئێمە لەم سەردەمان نەیتوانیوە ئەو ئەرکە ببینێ بۆ بە بەڵگەی ئەوەی ئەمڕۆ توندڕەوی لە لووتکایەتی زمانێک مەولانای ڕۆمی ئەم ناوچەیە و مەولانای نەقشبەندی ئێمە بە شعرەکانیان باسی جۆرێک لە خوامان بۆ ئەکەن وەک عاشق وەک خۆشەویستی ئەم باسکردنە لە تێکستە شعریەکانە ئەو جوانیە لە ئێمە ئەخولقێنێ کە بۆڕ بە توندڕەوی بە بۆڕ بە خوایەک با کە تۆقێنەرە عشق ئەخولقێنێ ئەوە ئەو شعرە جوان ناسی پەخشەکاتەوە بەڵام خێرە شعری ئێمە ئەمڕۆ ناتوانێت ئەو ئەرکی جوان ناسیە ببینێ خێرە
بە چ بەڵگەیە نایبینێ بە بەڵگەیەوەی کەوتم تون ڕێی ڕۆژ بە ڕۆژ لە گەشەکردن و لە هەڵەکشانە ئێمە وانەی هونەرمان هەیە لە قوتابخانەکانمان لە سەرەتاوە تا کۆتایی ئامادەی وا دیارە قەدەری ئەو وانەی هەرەوەی خەڵک فێری ڕەسم بکە ئەی بۆچی جوانی ناسی تیان نەخوێنرێ کۆمەڵگەیەک کە ئیحساسی جوانی ناسی تیا پەروەردەکەی ئیحساسی جوانی ناسی تیا پەروەردەکەی کە شعر لە قوتابخانەکانە لە بریەوەی ئەم ئیحساسە بکە بۆ لەبەرکردنە نەک گەشاندنی ئەم ئیحساسە لە کۆمەڵگەیەکە کە ئیحساسی جوانی ناسی گەشە پێدەی هارمۆنیەتی ژیان دروسە بێ سپاس بۆ جەنابتان سپاس بۆ ئەم دیدارە سپاس بۆ شاعیرەکانمان سپاس بۆ هەبوو لەم دیدارەیە مەبەستمان بوو بە 4 جاری سەرەکی کرمانجی و سۆرانی و هەورامی و کەلهوری شعر پێشکەش بکرێ بۆ مەبەستەش شاعیران لێرە بانگێش دەکەین بەس فەرموو بەڕێزان دیارە لەبەرەوەی کە تایبەتمەندی زمانی کوردی وەهایە کە بە هەموو شێوەزارەکانی دەتوانرێت شعری جوان و بەرز و هونەری پێ بنووسرێت و لە مێژووی شعری کوردیشدا هەر قۆناغێک جۆرێک لە شعریان بەزاراوەیەک شعر لە برەودا بووە قۆناغێکمان هەیە کە شعری یارسانی کە شێوەزاری هەورامیە قۆناغێکی پێش ئەومان هەیە کە ئەو قۆناغی کە بابە تایری هەمەدانی تێدا دەنووسێت شعری کەلهوڕی و لوڕی لە برەودا بووە پاشان قۆناغی مەلای جزیری و ئەحمەدی خانیمان هەیە کە شعری کرمانجی لە برەودا دەبێت و پاش ئەوانیش شعری سۆرانی بە شێوەزاری سۆرانی کە بناغەکەی لەلایەن نالی مەزنەوە دادەنرێت و گەشە دەکات و هەتا ئەمڕۆژ هەر لە گەشەکردندان هەموو شێوەزارەکان ئێمە مەبەستمان بوو بە 4 شێوەزاری سەرەکی زمانی کوردی لێرەدا شعر پێشکەش بکرێت هەتاکو بڵێن میلەتی ئێمە خاوەن معریفەیە خاوەن شعرە میلەتانی دیکە تەنها بە یەک زمان بە یەک شێوەزار دەتوانن شعر بڵێن بەڵام ئێمە بە 4 شێوەزار دەڵێن و هەر 4 شێوەزارەکەش یەک لە یەک جوانتر و هونەریتر و ئیستاتیکی ترن شاعیرێکی بەڕێز دێرەیە لە باکووری کوردستانەوە هاتووە مامۆستا پێمان خۆشە کەمێک بێت لێرە وەکو سپیکەرێک وتەمان پێشکەش بکە داوا لە مامۆستا بەرکەنبەرەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەکەی سلااو و ڕێز ئەس گەلێکی بەختەوار و سەربلندم و ئیرۆل پایتەختی هەولێر ئازادی کوردستان لەگەل شاعر و دیدارە ڕونشتیمە بێگومان ji bo me xewnek bû em azadiya xwe bibînin û li gel dost û heval û hogir û şairan lehev bicivin û xewn û xiyal û xem û coş û peroşiya xwe bi hev re parve bikin ji ber vê jî ez gelekî spasiyê xwe radigihînim dezgehê Rwange û hikûmetî Herêmî Kurdistan و خویتیا خل مکریه و ایرو املوی داره لگل هف جوان دنه بگمان وک جناب بریام جی بحثی کر شعر رح ملتکیه او دکاره ملتکی جملتین دن ای دنیای جداهیا و با آوائه که جوانکاری و خوشبیجی و بیجه رسمه که گلکی جوان و خوشک درست بکه از زور خوشحال و کیف خوشم و بوم شاهدکی وی روژا پیروز و جبر ویجی از سپاسین خواه رادگهینم سازی و دزگه روانگه و بانگی من کر از هاتم وی داره من سلاو و ریزی خوش باکوری کردستانی جبود دلی پایتختا کردستانی هولیره بخورانی هیوی دکم و نوا سلاوی من قبول بکن و وقتا که خوش املگه لف ببورین سپاس زۆر سپاس بۆ مامۆستا بەرکەنبەرە لە باکووری کوردستانەوە بۆ پێشکەشکردنی وتەکەی پێمان خۆشە مامۆستا حەمە کەریم هەورامی وتەیەکی هەبێت من بەو نیشانەی کە بەتەمەنترین کەسم لە ناو شاعرانی کورد و لە ناو نووسەرانی کووردا تا ڕادەیەکیش ئەتوانم بڵێم
تەمسیلی هەموو کوردێک ئەەکەم بە هەموو چین و توێژاڵێکەوە. لەم بنبەرە داوا ئەەکەم لە ئەمریکا لە سەرۆکی ئەمریکا بەهانامانەوە بێن. ئێمە چ گوناهمان هەیە 2 ساڵ جارێ ئەنفال ئەکرێن؟ چ گوناهمان هەیە ئێمە ئاوا ئەکوژرین؟ چ گوناهێکمان کردو و چیمان کردووە کە بە تاڵان ئەکرێن و مناڵمان ئەکوژرێ و کەس و کارمان ئەکوژرێ و ڕاوەندرێن؟ هەروەها داوا لە سەرۆکانی وڵاتانی ئەوروپا ئەەکەم بە تایبەتی ئەوانە کە ئێمەیان بەم دەردەبرد لە لۆزانە، ئێمایان دابەش کرد بەسەر وڵاتاندا، بەهانامانەوە بێن کەفارەتی ئەو گوناهەی خۆیان بدەن، یارمەتیمان بدەن، ئێمەش بژین، ئێمەش ئینسانین، ئێمەش مرۆڤین، ئێمە ئاشتی خوازین، ئێمە شێوڕژگێڕین. هەروەها ڕوویدەوم ئەەکەم سەرۆکانی دووەری عەرەبی. خۆ ئێمە موسڵمانین، 5 فەرزە بە عەرەبی نوێژەکەین، ڕوو ئەەکەینە وڵاتی ئەوان. ئەوە بۆچی ئەوان ئاوڕێک لە ئێمە نادەنەوە؟ ئەوە بۆچی ئەوان کەیفیان دێ کە ئێمە ئەنفال ئەکرێن، کەیفیان بەوە دێ ئێمە ئەنفال بکرێن، ئێمە کیمیاوی باران بکرێن، ئێمە ڕاو بنرێن؟ لەبەر چی؟ ئایا ئێمە بەردبانە عەرشی ئاسمان فڕەدە وەشاندووە؟ ئایا ئێمە مەلەکوتی ئاسمانمان تێکداوە؟ عیسا ئێمە کوشتومانە؟ موسا ئێمە لە میسرەوە ڕاومان ناوە؟ حەزەتی حوسێن ئێمە کوشتومانە؟ ئێمە چ گوناهێکمان هەیە؟ وڵاتان هەموو چاوپۆشیەکەن لە کوشتنی ئێمە، لە دەربەدری ئێمە. ئێمە ملەتێکی ئاشتی خوازین، لە وڵاتی خۆمانە دانیشتوین، کەسمان نەکوشتووە، بەسەر کەسان نەڕۆشتوین، وڵاتی کەسمان داگیر نەکردووە، ئەی بۆچی وامان لێ ئەەکەن؟ زۆر سپاس. زۆر سپاس بۆ مامۆستا حەمە کەریم، گروتینی دنیا دیدەیی بەبیر ئێمە هێنایەوە. زۆر زۆر سپاس. ئاوراخان هەر بەردەوام بین، بەردەوامە لەسەر. سپاس بۆ مامۆستایان بێگومان بەشداریکردنەکەتان هێچگار مانادار بوو. بەڕێزان باسمان لە بەرگەیەکی سەرەکی دیداری شاعیران کرد، بەرگەی 4 گۆشەی شعر کە لەم بەرگەیەدا 4 شاعیری کورد بە 4 زاراوەی سەرەکی شعری خۆیان پێشکەش دەکەن. مەبەست لەمە ئەوە بوو کە ئاشناتان بکەین، بە تەواوی پیشان بدەین کە کورد دەتوانێت بە 4 زاراوە جوانترین شعر بنووسێت. بە 4 زاراوەی دەوڵەمەندیش، 4 زاراوەی دەوڵەمەند، بەڵێ هەرێکێکیان بۆ خۆی زمانێکە. تۆ ئێستا بە زاراوەی کەلهوری و هەورامی بانگێشتی شاعیرە بەڕێزەکان کە ئەو شاعیرانی کە شعری هەورامی و کەلهوریە خوێندنەوە. زۆر باشە. ئێجا فەرموو. کاک فەرهاد زەنگەنە و بەغداد هاتیە و خێراتنی کەیم، داوای لێکەیم بفەرمێت ئەڕای سەر ستەیج، ئەڕای پێشکەشکردنی شعرەکەی خۆی. بفەرموو کاک فەرهاد. هەروەها خاتوو نگین هۆرامیەنێ شعرێ بە هۆرامی منویسۆ. خاتوو نگین فەرماوە پێسەر و ستێجی. خاتوو نگین فەرماوە. زۆر باش. ئێستاش بانگێشی مامۆستا دڵشاد عەبدوڵڵا بۆ خوێندنەوەی شعر لە زاری شێوەزاری سۆرانی با بفەرمێ بۆ سەر ستێج. هەروەها دکتۆر عارف حیتۆ وە شێوەزاری کرمانجی با بفەرمێ بۆ سەر ستێج بۆ پێشکەشکردنی شێعرەکە.
یارمەتی برادەران بە ناوی برادەرانم بە خێراتنێکی گەرمی شاعیرە برادەرەکانمان دەکەن لە هەر چوار پارچەی کوردستان بەخێر بێن سەر چاومان. یەکەم دەقی شعری خۆم بە ناوی کوردستان دەخوێنەوە بۆتان. وەک پاشایەک لە پاشایەتی کەوتبێ لە کەنارێکدا دیتمەوە، تەنیا و غەمگین بە شۆرتێکەوە لەسەر لمی گەرمی هاوین، تیشی خۆر دەبریسکایەوە لەسەر پێستی، چاوی بڕی بووە بۆ شایی ئاسمان، نوشتامەوە و دەستی ماچ کرد خاتر جەم بە ژیانی ژیانم، من هەر بە پاشای خۆمت دەزانم. ئەستێرەی سەرشانی منداڵیم کوڕی تۆ، لافی سەرەڕۆی گەنجیم بوو ناوی تۆ، کە لێیان دەپرسیم خەڵکی کوێی، وەک نقڵ سەرەتا لە زارم دەژێڕایی، ئینجا وەڵامم دەداوە. هەموو جارێکیش پێویست بە ڕوونکردنەوە بوو، من ئەو غەریبیەتم خۆش دەویست، ئەو بێکەسیەت زۆر جاران ناسنامە بوو. ئەو کەنارە هەر بە تەنیا تۆی لێ نییە دڵت بە خۆت نەسووتێ، خوداش چەند باڵێک لە نزیکتەوە لەسەر لمی گەرمی هاوین، چاوی بڕیوەتە دوور دڵنیایە عەرش دەڕووخێ بەسەر زوڵمدا، ئەو بەو تەمەنە زۆرەوە پەتی زۆر زاڵمی دیوە لە ئەستووریدا پسراوە. ژنانی ئێرە پێکانیان پەنماون لە هاتوو چوونی نێوان زیندانەکان، بێ ئەوەی شتێک لە سیاسەت بزانن، بەهۆی پیاوەکانیانەوە گرفتارن، وەک زەبا لە ناو قامی شەڵان بێ کەس دەخشێن، نەکەس ڕێیان نیشان دەدا، نەکەس ڕێیان پێدەدا، خۆیان دەفڕن وەک پاساری دەستنەوە بنمیچی ماڵەکان، بەدەستی بەتاڵی ژیانەوە وەک چۆن دێن دەگەڕێنەوە، بە قورجی پڕلیک وەک چیلکەی تەڕی هەڵپاچراو، وەک پەلکی سەوزی سەرشۆستا جێی بایەخ نین. ژنانی وڵاتی ئێرە مەمک چرچ و بێ سەلیقە لە لەرینەوەی دەمڕۆیشتندا، خەفەتی پیاوەکان وەک جۆگەی هاوین پڕیان کردوون لە بەر سنجیان بۆش، هێندەی وەک دەف بیانژەنن لە پرسەکان، لە تاریکی شەو ڕەشتر دەردەکەون، لە دەرگای زیندان مەحکەمتردا دەخرێن، لە پشتیشی کۆیلایەتیەوە گوێ دەگرێ، گوڵی ژاڵەی ڕاکشاوی سەرشۆستە شوورەکان لە نووزەیان، لە پشتیشی کۆیلایەتیەوە گوێ دەگرێ، گوڵی ژاڵەی ڕاکشاوی سەر شوورەکان لە نووزەیان. ژنانی ئێرەی ڕەشپۆش یەکجار سپی دەپۆشن، کە ڕوود دەبنەوە و دەمرن، بە جلی خۆی دایان دەپۆشێ مردن. تەمەنتان چۆن بەسەر برد خەویان مەزڕێنە، ڕوومەتیان وەک مانگ بەسەر تەماشاوە غەمگین، وەچی هۆڵی
پڕ قەڕوێڵەی نەخۆش ژنانی ئێرە نەخۆشخانەی پیاوەکانن. تاوس ئەو شەعرەم وەختی کە نادیا موراد خەڵاتی نۆبلی ئاشتیان دایێ ئەو شەعرەم نووسی بوو لە واڵی خۆشم بڵاوم کردبووە. تاوس لە شنگال و پەڕی ڕەنجینی لە هەموو جیهان لەسەر مێزی حاکمەکان وەک شاید و لە نێوان سەرکردەکانیشدا وەرژێر لە لاپەڕەی ڕۆژنامەکاندا مانشێت لە ناو ڕستەی کتێبەکانیشدا سەردێر لە بنچینەدا شمشاڵە بەلێوی خودداوە لە دەشتایەکانی کۆجۆ لەبەر نامورادی ناویان نابوو مراد سمێڵی بە نیکۆتین زەرد هێندەی مەراق بنیشیە لەسەری ئەوەندەشیان پێڕەوا نەدیت جگەرەیان کوشاندەوە لەسەر جەستەی کچەکەی بۆەوەی لە گۆڕیشدا ڕایچلەچێنن. بە ناوی خۆی بانگی دەکەم نادیا چلمێرە وەڵام دەداتەوە کەس لێرە نەما هەمویان هەڵاتن بۆ چیا. تاوسی غەمگین بێپەڕی ڕەنجین لە بنار باڵێک دەدا بۆ سەرێ لە خوێنی خۆیدا دەگەوزێ ئێزدی دینە دینۆی یەخسیری ڕۆژهەڵات بە پشتی ترێلە بردیان بە مەدالیاوە هاتەوە لە ڕۆژ ئاواوە بۆ شنگال بە ملی باریکی ئەتکراوی ڕووسورەوە. براڤۆ. حەز دەکەم بە ئاگای بێنم کەروێشێک لەسەر پاشەڵ دانیشتووە بەرامبەر تفەنجی ڕاوچیەک. کارمامزێک خەریکە دەکەوێتە ناو سێرەوە. دەمەوێ بە ئاگای بێنم فەرخەی کۆترێ بازێک لێی نزیک دەبێتەوە. ماسیەک بە هەمان شێوە لە ئاوێکی ڕوون ماسیگرێک بەسریەوە. قوربانیەک بە بەرچاوی بێڕەحمی جاسووسێکەوە. شۆخێک بەڕووتی لە بەردەم چاوچنۆچێکەوە. لە هەموو ئەمانە زیاتر حەز دەکەم جیهان بە ئاگا بێنم لە خەوی قوڵدا تەونی پیلانێک چنراوە لە دەوری خەونی کۆنی بەبادەدا لەوەش گرنگتر خۆمم وەک کەڕوڵاڵ بە ئاگا بێمەوە بە شەپازلەی جەنجێک خەریکە هەموو دنیا وێران بکا بەرپابوونی من سێبەری شەیتان دەبینم دەشڵێن شەیتان سێبەری نییە. زۆر سوپاسان. سپێدە باش هەروەکی مامۆستا حەمە کەریم هەورامی گوتی هەر چارڕەخێتمە گورگن لێ هەردەم ئەم ئاڵە هەڵگرن ئاشتیەینە ئاشتیا خۆیی تندرێ خۆدا و ئاشتیا نافخۆیی و ئاشتیا دەردوورە. ئەگە ئەو گورگ بن ئەم مرۆڤین لەوازێ ئەفریکا هەڵبەستا ئەن شەعرە نزایەن ئاشتیە بۆ حەقین. نزایەن ئاشتیە بەوسەڵەیەک کەفتت نافخەونەکە موردا هەکوو بەرێوێت کەویتە ڕۆژهەڵاتێ هەردوو پێن پێنگاف لەبەر ملخیل دبوون جودجسێ پێکێ دڵەقیێن کوردە الئاراستەیە ڕۆژئاڤایە ڕێ لێ ئێتین جانێن پڕژین
وەک هەر تشتێک مری و مرار ji bêlayan et havêne xwar Kurd e. Li wî demê sertîra wê ber bi Bakur ve dilivît postaleka enkişarî henc dibît û li ser singê zarûkat nivît Kurd e. Li wî çaxê samtavê dikefte başûrî bet lerizît. Nependê rengdêrê godoyî her guleka ji singê adarê şînbûyî li nav pencên radûdekê lar û lenger et çirmisînît Kurd e. Mîrê min û mîrê parızge û merqeda mîrê dengî, mîrê rengî, mîrê hêza per û seda li tekyayê agir dikelît û tihal diçît pêt hilweriyên gewdeyên fîla û wekîla ev zêmara bi heyf û qeda bi hebûna te mîrê min û dê leyzin kûma minare û gumbeda. Gotin diraja tîrekê dê tixîbê te bi kêlî û percan ket. Min dilê xwe dana ser çavê xedengê û giyanê xwe havête ser. Hindî çavê min sehrînît, dilê min jî hindê dibînît. Ax, welatê min tu çend mezanî. Baran ji mêrgan zîz dibît tinê ewran eb kumtê bilind vegirê det. Peyama mizgîniyekê çînît û mizgîniyê bixû li ber pencera çaverêbûnê firê det. Min got exû tirên singê aqarî dibirîtin ber bi qîble. Sikkeyê wê ji asinekê polayî ye giya pê diqimiyêt û zîrik pê vetreşên. Firokeyên geştê asmanî dikêlin dengçehetî barê xwe nadanîte ser cixzên girtî û behetî hemî ew ên firîn dad den. Dengekî got hemî rêkit çine Bexda welê Bexda bi rêmeştinê ve zivêr e. Xîbeta xwe li Kerbela veddet ji bo wan kesên tê radibûrin darkinêr e. Her spî gula li ser befrê hête çandin ta birkeke li zenda tayê. Heyraneka deşta hewlêr el herayê. Şevbayekê geliyên kîr e di bagerê da nahêt rayê û mê gurgeke destnivêja xwe projê dişot. Xanenişînekê li benda bişirîna ensûlînî digot. Me ji Urbanê Huseynî af nebiriye. Me çina me neşandîne û em neneviyên Yezîdî ne. Pahîn tola xweş kê vedken. Jîn di baweşa welatê min de pirewştir e. Ba li ser banî û betenên wî fêniktir e. Heta dengê bilûrê jî li ber miniyê rîpayîzî dilgîrtir e. Semavan dihêne semayê û sema dê herdûmandî bît. Ez dê gulekê ji çîmeneka aviz çinim. Dê qehweyekê li dîwana qazî vexûm. Dê xewna xulşûn dewsa barzanî hajûm. Stêra sobehê lezmeşe û çinemaye. Heta dê date te canî û rihan dê şîn bin li ji xanî. Qemadiyê ew nixteyên nel ser nexşeyî daqutana binwan kevirên gurîjê diçît. Her kesekê tanhûmayî û nemirî mehala bê rabirdû bît. Rabirdû cipkên şerabê ne, şeraba sûr mayne bi lêva welatî ve û welat straneke. Aşiqên dûre dîdar pê mez dibin. Jivaneke xeyalên kulewar pê pez dibin. Hesteka germe bi dêmê axê ve difîriyet. Xwe tavê me berdehmenê û sicdê bû dibem. Bo wî welatê min jiyayî û ez bû dijîm. Wawa wî werguhêzka werimtina wexera min e. Eya wî eyûnên armanca evîniya min e. Lama wî lemza lam û limtûr û lawîniya min e. Aya wî
آسوی آوازا آخینکو آلای منه تیاوی توربندا تیریجا تبلن منه همی مالو ملک من بس دلینیا و بید بخشم ایکمین هستل سر سحاران دبینمو دماهی آیتا البری نوستن تخینم دلمت کتا چار پارچن براشتی و پنگاوا من السر هیلیوان کاوی ناشتی دم لعسمانی هاوارد کت آشتی 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 سپاس سڵاو لە هەمووتان لە شارە بێنازەکەی خانەقین سڵاوە ڕای هەولێری پایتەخت زاراوای کەڵهڕی کە بەشێکە لە زمانی کوردی ئەم شعرە پێشکەشە بۆ ئێوە کوردم دی خەفتن بەسە هەڵسن لای خەوا دی خەفتن بەسە هەڵسن لای خەوا تاکەی بوارێ ئەسرئێ چەوە قەسەم وە خوداوەی چەرخکەوە لە خەو نەڵسیم دنیامان شەوە زوانمان شرینە جوکە لە قەنە زوانتر بزانی کیوشی گەنە زوان داڵگی بیلا ئەوەر بوو دەنگە دڵداریم دایم لەسەر بوو کوردم زوانم جای شانازیە ئەزوانم نەو وجودم نییە کوردستانیم کوردی زوانم خاکم زوانم هانوای گیانم مشکی لەسەرم فەرەنجی پوشم و مڵکی دنیا خاکم یەفروشم فکرم چیە لای چەنی چەند ساڵ پێش دەورێک گردی من دووس و قەوم و خێش لە کوردەواری ڕایەکوەتی من مەتەڵ و هورە شعریش خوێنی من لە زەوی و ئاسمان لە ئاوەدانێ کورد لە گشتونی دیری نیشانێ ئەیڵ و عەشرەتم چەند پشتم گرن ناو مردن بارم وەرجە من مرن لە پەنج تیرەگەی قەڕەوڵس منم پەیکەری لە گوڵ وەی زوانە چنم مەنەلی زەڕە زرواتیە سیمە ئەکوردی نەوشم خاک ئەڕای کیمە کوردم سەربەرزم مشۆ ڕەشگیرم لە هەر لای خاکەس مڕیشە دیرم خۆم ئەرکەوازی بەرام مەڵک شای گیان بێ ئەرزشە کەمەی وە فدای ڕیشیم ها لە زەوی پەل لە ئاسمان گیانم هاوغر خاکە کوردستان مسیەسیەم هەمیش کوڵەپام دڕم ئەڵماسم لەسەر تاوەپام گیانم فداکەم وە نیشتمانم ژیان وەگەر زاڵم وە نەنگیزانم کاکەیم زەنگ نەگوڕ کوشم جمهور گشتمان یەکی دیم جیایی چجور ئەڵماسم تەڵام کەس نەوشی زەڕم من لە دارە بەرز کوردە کەڵهڕم خۆم سوێرەمێری برام زەرگوشە زرنگە ئازاسە فرە وەهوشە ئاسنگەر جوتیار من زەحمەت کیشم کورد غیرەتدارم بیکار نیەنیشم کەریام زەهاویم من وەرمزیارم کوردم سەربەرزم جوخەر دیارم دڵاوەر ئازام کوردە دڵپاکم گیانم وە نەزر مشتی لە خاکم داویە کەڵاوای من ڕێزەوەنم خەمێی دنیا دامەوەرشەنم جەوەنە لە خەی کوردە کەورکەنم سەد گولە بخۆم وە دژمن خەنم خۆم باجەڵانم دووسم ئەیوانی بەرای پشتمە کوردە سۆرانی ئاموزای دێرم کوردە هەرسینە فرە نازارە سالار سەنگینە متیر هالەشم ئەی ئوشیدن ئای دارە پڕوەڵگە من نیشم لە سای یەی دووسی دێرم کوردە فەیلیە دنیا بگەردم لە وێنەی نییە
داناس بزانە حەف زوان زانێ وەرجەمە بیوشم ئوغرکەی گیانێ ماڵم وە خەیری لە ئێڵە خانە نازار قسە خۆش کورد و شوهانە کوتەک فشتمە ڕای دەست گوچانە کوتەک فشتمە ڕای دەست گوچانە گاڕای تێجوی کەوت کورد هەورامانە من بلورجەنم سەرچوفی کیشم کامشون ڕەنگینە من لەورە نیشم بەگزادەی دەلوم شازادەی کوردم گیانم وە قوربانەی خاکە کردم هەمەوەن ماڵیمان من کاکەوەنم منیم زوان و خۆم وە گەرانسەنم مەسیریم شیان کوردەلیم خزڵ پشتێک گری من تا سەر نەیمەوگڵ یەی دووسی درم کەڵ هەرزوانە پرشەی نوری تێیقە جوانە زوانی زەڕە خوێنی شیرینە نەتەوەی فەرهاد و شازادەی چینە لە مایشتە و تێر سدای خان مەسیر شاگە مزگانی یادمان ها لە هێر شیعەم سنویم یاری زەرتشتم لە ڕوژی تەنگی گشت هان لە پشتم قەڵخانیم گوڕان سنجاوی برام مەروەبان تەرمە و لەی خاکە بدرام کوردم کورد زوان زام ها لە لەشم من لە نەتەوەی پاکە بێخەشم من قەڕەوڵسم جوامیر برامە گیانی لە بەهەش شاد و ئارامە لەیلا لە منە لەیل کوردستانە گیان کردە ئەو غڕای زوانە خانەقین سەرە مەنەلی دڵە بەدرە و زرواتیە باغە پڕگوڵە خدر زنەمان زندەی هەر دنیاس زانی لەی خاکە چەند شیرم کوشیاس یە تاریخمانە باگشت بزانێ مناڵ لە دایک بوو چەکا لە شانێ هەولێر سلێمانی مەهاباد گیانم کرماشان میلکان ماڵە باوانم جافم گوڕانم من بەهدنانم ملەتم کوردە دانا و بزانم کوردم سەربەرزم بەهورە شڕم لەکم بەختیاریم هەم بەرای لڕم جوانی وە یەکە و چەو دژمن کوور بوو جوانی وە یەکە و چەو دژمن کوور بوو سەختیم ڕقی من هەرچی دەسەی چوو هەرکە لەی جەمە خۆی بەیدە کەنار پەنجەی لی گەزی ڕوژی هەزار جار پەنجەی لی گەزی ڕوژی هەزار جار شعر بەدانیشتن ناوترێ بەخێر بێن میوانانی عەزیز بە دوو پارچە شعر لە خزمەتتاندا دەبم بەزەیل بەیۆ بەڕەنگی زەردم بەزەیل بەیۆ بەڕەنگی زەردم بەڵ حاڵی حاڵ و دەردم بە ئەسرینی چەم هەناسەی سەردم بە زیندەگی تاڵ شیرین نەوەردم بە عومری جوانی جا پیری بەردم جوانیم چون وەروە ئاما و تاویاوە بە گزە و تەنیایی دڵم ڕچیاوە سفرە و زندگیم بێخوان پیچیاوە ئەلفی قامەتم بینون چەمیاوە یانەکە و پیریم بێشەوق ڕازیاوە مەوینی دیڵە نەدیام مەوینی دیڵە نەدیام یانەی چۆڵ و هۆڵ بیار و تەنیام دڵەکەی شەقشەق ورد و خاش کریام جەسەکەی بێتین دەیجە ڕۆح جیام ژیوا و زندگی جا قۆرخ کریام ناڵە و هاواری ڕۆژگاری سیام شەوم هەر شەوەن ڕۆچم عینی شەو شەوم هەر شەوەن ڕۆچم عینی شەو شەو هەتاوە ڕۆ هەتاوە شەو ناڵە ناڵ من دە هیجرانی ئەو نەدڵ ساکن بۆ نەملودی لە خەو تا ڕۆشەخ کەر و سینەی سیای شەو هەریاڵی دووریڵ کەر و شەن و کەو ئەنەدیانی و ئینتیزاریم کرد عمری جوانیم ئینتیزاری هەڵبەر ئەنەدیانی و ئینتیزاریم کرد
عمري جواني من انتظاري البر تيغ انتظاري ضل مش كت كر سينبي سماي هناساني سر درد وناسور وزخاو بينور دوري وفراق مراقش بينكر ايرو فراقي ضلا وردن كل شين زاري شنجاب البل بيقول بدردي دوريل تلمو نتل درحمة كرازي زنبدل بتربو دليل بلجي ودل شون دل آرزوي دل تشحان دل نورو دلكم تربو دلكم نورو دلكم تربو دلكم بنا دل انتظاركم قرار دل بقراركم شفا بيجسه كفتو كاركم جاء ولاني أنا تولكم هوا وآواتو شن صالكم نور دلكم تربو دلكم بناء دل انتظاركم قرار دل بقراركم شفا بيجس كفتو كاركم جاء ولاني أنا تولكم هوا وآواتو شن صالكم إن عمري ون تمراتنا ببيرنجوتو بيرنجو بونا جا بحر عشقي وشكو بيشونا درون شون كباب هرجبو سونا أرتم نبينا آخر من كونا مزاتو منني ياخد من تونا هتاكو يسي جدور الزمان نبيا ننوسيان نوچيان بزوان جنيتون فرهاد هرگيرو قلنگ نقشي معشوقش بكيش الريسن شرط بوانه من بويا كم كس شرط بوانه من بويا كم كس نخشيار كيشو بدلو بدس تاشو نسنگي كوا وگردوني تاج گيان منو دلو پيوني قلنگ هرگيرو خاستر جفرهاد قولن هرگیرو خاستر جفرهاد یا گیان بخشونه یان یاو بمراو پیسو مجنونی گنو دشتو در پیوینا یارم مجنون تر صحراو دشتو کوبون مسکنم هتا روح منو جعزاو تنم پیسو دیوانی جرای خیل مدرو تاج گزرگو دلبری مرو صحراء ودشت كوبون مسكنم هتا الروح من وجعزاو تنم بيسو ديواني جراي خيل مدرو تاج گزرگو دلبري مرو كيلو قبركين ببرزي بالاش چون تا دل مردا جدوريش نالاش دي سياو جميني برنور نخشي كيلم بو اولا شعر زور سبحان زۆرن ئەو شاعیرانەی کە لە مێژووی ئەدەبیاتی کوردیدا لە پاش نالیەوە ناوی نالیان لە نێو بەرهەمەکانی خۆیانە و لە دیوانەکەی خۆیان داهێناوە. حاجی قادری کۆیی لە دیوانەکەی خۆیدا زیاتر لە 10 جار یادی نالی دەکاتەوە. مەسعود محەممەدیش کتێبی چەپکێک لە گوڵزاری نالی پێشکەش بە کتێبخانەی کوردی دەکا. دەمەوێت بڵێم لە ڕابردوودا کۆڕی نالیناسی هەبووە دەبێت واتە ئێستاش هەیە و لە داهاتووشدا هەر دەبێت. نالیش خۆی لە دوو بەیتێکدا دەڵێت بەحری غەزەلم پڕ لە دوڕ و گەوهرە ئەمما غەواسی دەوێت یعنی بە تەعمیقی بزانە پڕدانەیە ئەمما نەوەکو دانەی چەڵتووک بەحرم وتووە نەوەکو گۆلەی مەرەزانە. ئەیساویستم بپرسم بێت بزانم تۆ بە چه شعرێکی نالی سەرسامی دەزانم شعری نالی دەخوێنیەوە. وڵایی پرسیارێکم هەیە بۆ شاعیران و ئەدیبدۆستان لەگەڵەوەشە شعرەکە ژەڵێم لەگەڵ بڵێ فەرموو. باشە پرسیارەکە لێرە بۆ شاعیران و ئەدەبدۆستانە بۆ ئەدیبانە. پرسیارەکە وەیە ئایا شاعیر ئەبێ لە ناو باردۆخەکانە بێ اینجا شعری بۆ وترێ؟ ئایا شاعیر ئەبێ لە ناو عمق و لە ناواخنی ئەڤینداریە بێ اینجا ئەتوانێت شعر بۆ ئەڤینداری بوڵێ؟ یان کەسێکی شۆڕژگێر بێ اینجا ئەتوانێت شعری نیشتیمانی بنووسێ؟ یان کەسێک لە ناو سۆفیگەری و لە ناو سۆفیا بێ اینجا ئەتوانێت شعر و مناجاتی ئاینی بنووسێ؟
طبعا ئەمە لایەکە ئەڵێن بەڵێ ئەبێ لە ناو بارودۆخەکانە بین جا ئەتوانی ئەو شعرە بنووسی چونکە لێکێک لە هونەرمەندەکانی کورد دەپرسن ئەڵێن تۆ بۆ گۆرانیەکانی پێشتر و خۆشتر بۆ لە ئێستا بابەتەکە ئیلهامە ئەڵێ ئاخر ئەو کاتێک کە گۆرانی مەوت گۆرانیم بۆ عاشقەوت خۆم عاشق بووم کاتێککە گۆرانی بۆ نەهاوەتیەوت لە ناو نەهامەتیاو جا ئەمە پرسیارێکەوەی کە بەڵێ ئاگر لە شوێنێک دووکەڵە ناسێت بەڵام لە هەمان کاتیشە ئەگەر وایە بۆچی نالی ئەڵێ دەخیلت بم نەخیلی یار و تابی وەها شیرین و سینە نەرمتەڕان نالی لە خاک و خۆڵی شارە زورۆ چۆن توانیوەتی ئاوە وەسفی دار خوورما بکە کە عەرەبیش سەری لێ سوورماوە کە چۆن وەسفیەکە جا بۆ هیوایە ئەم شاعیران لە میانەی ئەم دیدارەیە هەم مامۆساش کە کینۆسپیکەری سەرەکیە ئەویش ئەو وەڵامم داتەوە پێشەوەی بچمە لای کینۆسپیکەری سەرەکیمان و دووەممان لەم دیدارە بەڕێزان لەم دیدارە کە دیداری شاعیرانە هەر کەس کە دێتە ئێرە یان هەر کەس کە ڕای خۆی دەرەبڕێ تعبیرە لە ڕای هونەری خۆی لە بیر و ڕای خۆی و لێرەش سەکۆیەکە ئازادە بۆی کە عیرفانیەت و ڕەخنەش و هەرچێک بوو ترێ لێرەوە تعبیر لە ڕای خۆیەکە بۆیە ئێستش ئەچمە لای کینۆسپیکەری دووەم قسەکەری سەرەکیمان مامۆسا جاسم کەلاری لە باسی دیقەت و معنە ئارایی لە شعری نالیدا هیوادارم بۆ وەڵامەکەش مامۆسا نەڵی نالی دوو جار چوەتە حەج ئەزانم چوەتە ئەوێ بەڵام مەبەستم لە ماناقوڵەکەی بوو مامۆسا جاسم فەرمە بۆ سەر بۆ پێشکەشکردنی وتەکەت بولبولی تەبعم ئەوا دیسان سەناخوانی دەکا نوکتە سەنجی و بەزلەگۆیی و عەنبەرەفشانی دەکا هەر کەسێ ئیزهاری دانایی بکات و مەقسەدی خودپەسەندی بێ یەقین ئیزهاری نادانی دەکا خەرقە پۆشێ کەی دەپۆشێ جەوهەری زاتی ئەمن بێتە نێو جلوەی بە زوشتی خۆی بە عوریانی دەکا زابطەی تەبعم سوارە ئیدعای شاهی هەیە محتەشەم دێوانە داوای تەختی خاقانی دەکا شاهدی فکرم کە بێتە جلوەگاهی دولبەری شاهی خسرە و ڕۆحی شیرینی بە قوربانی دەکا نوکی خامەی من کە بێتە معنە ئارایی کەماڵ خەت بە خەت ئیزهاری نەقشی سوورەتی مانی دەکا استیتاع و قووەتی تەبعم بە کوردی فارسی عربی ئیزهاری چالاکی و چەسپانی دەکا خاترێکی شۆخ و خۆش و بێغەم و جەمعم هەبوو ئێستا بۆ زولفی کەسێ مەشقی پەرێشانی دەکا حدودی دڵ حەبسی بەلقیسی سەبای دیوە یەقین خۆی کە دامێنگیری شاهی ئاسەفیسانی دەکا ئەو کەسە تەحدیسی نیعمەت بێ مراد و مەطلبی مثلی نالی ئیمتیسالی ئەمری یەزدانی دەکا سڵاوتان لێبێ ئەزیزەکان خۆشحاڵم لەم دیدارە باس لە نالی بکەم نالی شۆڕەسواری مەیدانی شعری کوردەواری مامۆسای پاراستنی زمانی کوردی ئەم بابەتەی من کە ناوی معنە ئاراییە لە شعری نالی ئەگەر بێت و هەر کەسێک باس لە معنە ئارایی لە شعری نالیە بکە لەوانەیە زۆر زۆری بێ لەوانەیە بۆ بەیتێک هەندێک جار پێویستمان بە یەک نووسینی یەک مجەلەد کتێب بێ بەرگێکی گەورە کتێب بۆ ئەوەی بتوانین یەکێک لە بەیتەکانی نالی هەموو ئەو معنایانەی کە تیا کۆ کردوێتەوە باسی بکەین من ئەمڕۆ ناچارم یەکێک لە لایەنەکانی معنە ئارایی کە بریتێ لە شۆڕش لە شعرە شۆڕشکردن لە شعرە بە معنای ئەوەی کە شاعرێک بێت کۆمەڵە شت کۆ بکاتەوە و ناچارت بکە باوەڕ بە ئەوە بکەی یعنی مەسەلەن بۆ من بانگی تۆ بکەم بێژم وەرن با بچین بۆ شاخ بۆ ڕاوەماسی ناتوانی لە مێشتا بە هیچ جۆرێم سوورە ئەم وێنەیە قبول بکەی ناتوانی لە مێشکی خۆتا بە هیچ جۆرێ ڕازی بیت بەوەی بێژم با بچین لە ناو دەریا ڕاوە شێر بکەین هەرچیەکەی لە ناختۆ ئەو قسانە مەقبول نییە بەڵام کاتێک کەسێ دێت کۆمەڵەشتی دژ بە یەک لە یەک شوێنە کۆ ئەکاتەوە و ناچارت ئەکا سرت سڕ ببێنێ لە ڕازگۆیی لە تەواوی ئەم ڕستە دژ بە یەکانە ئەمە معنای ئەو پەڕی توانای شاعریەتە لە ڕاستیە من ئەم شەو کە ئەم بابەتە چاوێکم پێخشان هەر حەزم کرد لە ڕێگەی زیرەکی دەستکرد پێم خۆش بوو داوای شتێ بکەم کە من خۆ زمانەکانی هەموو جیهان نازانم بەیتێکی نالیم پێدا و معنام بۆ کرد بە زمان ئینگلیزی دوو لە چاتبۆتەکانی زیرەکی دەستکرد
تەڵەبم لێ کرد لە زمانەکانی هەموو جیهانە بگەڕێ کەسێک شاعرێک توانی بێتی ئەم معنایانە کۆ بکاتەوە بەڵام بەو ڕێگەی کە کەسێک ئەزانێت چۆن زیرێکی دەستکرد بە کاتێرە جاری وهەیە لە ڕێلاتەدا بەبێ تەداخولکردن بەبێ هیچ قسەکردن و ئیشتیاداتی خۆت بەس بۆم نەقل کە شاعرێک هەبێ لە زمانێک لە زمانەکانی جیهانە لە هەر شوێنێک لە هەر قاڕەیەکی سەرزەویە بتوانێت لە بەیتێکە ئەم هەموو معنای کۆ کردوێتەوە هەردوو چات بووەتە کەوتیان بەڕازگۆیی پێتەڵێن کەس نەیتوانی شتی وا بکە یەکێک لەو بەیتانە کە بۆ مەعنا نزیکی هێناوی یەکێک لەو شعرانە شعرێکی شکسبیر بوو کە من خوێند بۆ نووسێتی My mistress eyes are nothing like the sun چاوەکانی خاتوونەکەم لە هیچ شتێکا لە خۆر ناکە ئامە جۆرێک ئەوێت معنایەکی زۆر گەورە بەخشێ من ئەو بەیتە کە پێمدا نالی هاتۆ کۆمەڵێشتی دژبەیەکی کۆ کردوتەوە هەرچی ئەکەی عەقڵت تەسەوری ناکە بە هەر یەکێک لەیەوە بڵێم ئەم شەو 2 مانگ بە ئاسمانەوە بوو یا 2 هیلال بە ئاسمانەوە بوو یا ئەم شەو ئاسمان 2 شەوی تیا بوو باوەڕ ناکەی بەڵام نالی بۆتی وێنە ئەکات بۆ تەسەلمێنێک کە هەیە ئاسمانێک هەیە ئەڵێ ئاسمانی حوسنی مەحبوبەم لە ئەبرۆ و زولف و ڕوو 2 هیلال و 2 شەو و 2 ماهی تابانی هەیە ئەڵێ من ئەو ئاسمانەی کەوا ئێوەی بینن 1 شەوی هاتیە و 1 مانگی تایە مانگەکەش دۆخی هەیە لە هەر کاتێکا لە دۆخی هیلالا بوو ناتوانێت لە دۆخی بەدر و قەمەرا بێ و هەر کاتێک لە دۆخی قەمەرا بوو ناتوانێت لە دۆخی هیلالا بێ و ئەبێ 1 دانە بێ لە ئاسمان ئاسمانی حوسنی مەحبوبەم لە ئەبرۆ و زولف و ڕوو 2 هیلال و 2 شەو و 2 ماهی تابانی هەیە ئەم شۆڕشە لە هیچ شوێنێکە ئەمە نابینی جاب لەو شعرەیە کە باسیەکە نالی کۆمەڵێک دژیەکی تری کۆ کردوتەوە من بتوانم ئەمڕۆ چەند نمونەیەکتان پێ بدەم لە شعرەکانی تا بزانن نالی چ شۆڕشێکەکە لە قسەکردنە بەردەوام شتگەلێک دێرێت تۆ ئەسڵەن ناتوانی لە دەرەوە کەسێک بە شێوەی پەخشان بۆت باز بکە ئەم دژیەکانە کۆ بکاتەوە لە مێشکی تۆیە یەکسەر نفورەکەی بەڵام ئەو کاتێک کە لە قسەکەی تێگەی هەموو دڵ و گیانت کۆ ئەبێتەوە هەستەکەی ئەم دژیەکانە گشتی بە یەک قاوی لە کۆ بێتەوە یەکێک لە شعرەکانی حەزرەتی نالیە فەرمێ ئەستێرە هەموو مەحوە لە نێو نووری قەمەردا یا شەمسی جەماڵت شەوی گێڕاوە بە فەردا ئەڵێ ئەوە ئەسێرەکان دیار نەماوە تۆ دەرکەوتووی ئەسێرەکان لە ناو نووری مانگی توایە گوم بووە یا خۆری جوانی تۆیە شەوەکەی گۆڕیوە بە ڕۆژ کاتێ ڕۆژی شەڵات ئەستێرە نامێنێ ئەو بۆی هەرچی کچە دیار نەماوە تۆ دەرکەوتووی ئەم دژیەکانە معقول نییە خۆر لە شەوە هەڵبێت تۆ خۆریت لە شەوە هەڵادویت هەرچی ئەسێرەیە شارتەوە ئەڵێ خاکی بەری پێت هەم گڵ و هەم گوڵ بە سروشکم طبعا جاران لە زمانی لە نووسینی کۆنا گڵ و گوڵ وەکو یەک نووسراوە هەردووکی گوڵەکە ینی بۆرێکیان قسۆتە سەری گڵەکەی شەروان نووسراوە ئەفەرمێ خاکی بەری پێت ئەو خاکەی کە تۆی پێی پیانەیت کە من ئەمەوێت لەو خاکەی بەری پێیا تۆ بکەوم هەم گڵە هەم گوڵە بۆچی هەم گڵە ئەڵێ بە سروشکم بووەتە گوڵ ئەڵێ هەم خاکە خەڵک کاتێک کە خەم و خەفەت و بێتاقەتی هەیە خاکە کاتە سەری خۆیە و کەسێکیش کاتێک ژن تێرێ بوو کوزاوە گوڵ ئەپرژێنە سەریانە ئەڵێ ئەو خاکەی کە تۆ پێی پیانەیت هەم خۆڵە و هەم منیش ئەوەندە فرمێسکی سوورم ڕژاندۆتە سەریە ڕەنگی گوڵی لێ نیشتووە کەواتە لە کاتی غەم و شادیە بەردەوام پێویستم بە خاکەکەی بەرپێی تۆیە خەمبار بمە بێ خاک کەمە سەرما دڵخۆشیش بمە بێ گوڵ بڕژێنە سەرما کەواتە من هەمیشە ئەبێ ئەو خاکەی تۆ بکەنە سەرما لە خۆشی و ناخۆشیە خاکی بەری پێت هەم گڵ و هەم گوڵ بە سروشکم وەقتی غەم و شادی ئەوە کردومە بەسەردا دوای کۆمەڵێک شتی تر یەکێکی تر لەوانە ئەفەرمێ ڕەنگی نییە ڕوخسارەی ڕەنگین و لەتیفی لەتیف بمعنە شتی ناسکە وترێ ئەگەر شتێک زۆر ناسک بێڵێن وەکو شوشەوایە ئەڵێ ڕەنگی نییە ڕوخسارەی ڕەنگین دەموچاوی ڕەنگینە بەس ڕەنگی نییە کێ توانێ ئەم دوو شتێک پێیەکەوە کۆ بکات ئەڵێ ئەو دەموچاوە جوانەی وەکو شوشە وایە شوشە چۆن هیچ ڕەنگێکی نییە ناتوانێت بێژی شوشەیە ڕەنگی نییە ڕوخسارەی ڕەنگین و لەتیفی ڕۆشن بووە ئەم نوکتە سەباتی لە بەسەرت ئەم نوکتە دەقیقە هەموو کەسێ ناتوانێت تەرکیز بکات شتێکی ڕەنگین بێ ڕەنگ بێ ئاسێر ئەم دژیەکانە ئەمانە شۆڕشن طبعا
شتی تری زۆر تایە ئەم بەیتانە بەس من لەبەر ئەوەی کاتەکەم چارێکێکە بتوانم ئەوەندە بدەمە گوێتانە تا بزانن نالی گەیشتۆتە کوێ چه ئاستێک لە ئەدەبە. یەکێکی تر لە شعرەکانی کە سەر تاپا لەم سەر بەو سەر ئەم دژیەکانەیە هەرچی شتێکەوە تۆ عەقڵت نایە ڕەگشتی کۆ ئەکاتەوە لە ئاخیرا بێت چۆک لە بەردەمی ئەدادەی پێی بڵێ کەس نییە لە ئینس و جن وەکو تۆ شعر بنووسێ، کەس نییە لە ئینس و جن بزانێ وەکو تۆ شعر بنووسێ، پێت ئەسەلمێنێ. ئەفەرمێت چییە گوارە گوناهی وا بەنەستەق بەگوێ هەڵتا وەسیوە سەر معەلەق دەخیلت بم نەخیلی یا ڕوتابی وها شیرین و سینە نەرم و دڵڕەق سەراپای گرتووی زولف بۆیە بوویی مقەید هەم مخەلخەل هەم مطەوەق لە پێ تاڵاوە حەڵقەی ماری گێسوود عەجایب حەیی بێجان قەیدی مطلق. تو سەر ئەم قسانەکە سەر ئەم قسانەکە ئەم گشتە مستەلەحە ئەدەبیە، ئەم گشتە مستەلەحە ئوسولیە علمیە زانستیە. طبعا نالی یەکێک لە صیفەتەکانی یعنی وەصفی خۆیەکە حتا بتوانێت خۆی نەشکێنێت وەکو مەحوێڵە لەبەر ئەو شۆخەدا خۆم کردە خاک حتا بتوانێت خۆی ناکاتە خاک. لەم بەیتا ئەڵێ چییە گوارە ئەوێت باس لە توغیان و لە خۆباییبوونی مەعشوقەکەی بکات و خۆشی پێ نەشکێنێ. ئەڵێ ئەوە گوارە چ گوناحێکی کردووە وا سەرە و خوار بەگوێتە هەڵت وەسیوە ئاوا سەر و خوارت کردوت و تۆ بۆ نەزاڵمی جا زاڵمی وەصفی کەسی ئافرەتی جوانە ئەگەر زۆر جوان بێ منەتی بە کەس نییە ناڵێ تۆ بۆ پێت ناوەتە مناو نەزاڵمی. ئەڵێ چییە گوارە گوناهی وا بەنەستەق بەگوێ هەڵتاوەسیوە سەر معەلەق. ئەڵێ بۆچی ئەو گوارەت ئاوە سەر و خوار کردوێتەوە. لە شوێنێ تریش ئەڵێ سەراپای گوارە زەردی تاب و لەرزە. ئەڵێ ئەو گوارە ئاڵتونیە بۆیە ڕەنگی زەردە ئەڵێ ئاسی بووە لەو جێگە بەرزە ئەوە هەڵت واسیوە لە بەرزیا ترسێ بکەوێتە خۆرە ڕەنگی زەرد بۆتەوە ئەوە تۆ ئەوە باڵات بەرزە. تۆسێ ئەم وەصفە شاعر نازانێ بێژێتی. والله ئیمرؤ القەیس سەیری شعرەکان من زۆر لە ئەدەبی عەرەبی شارەزام. جەمیلی بوثەینا ئیمرؤ القەیس متەنەبی نازانن شعری وا بڵێن بڕۆن سەیری بکەن بزانە زانن شعری وا بنووسن. چییە گوارە گوناهی وا بەنەستەق بەگوێ هەڵتا وەسیوە سەر معەلەق دەخیلت بم نەخیلی یا ڕوتابی وها شیرین و سینە نەرم و دڵڕەق. ئەوە تۆ دارە خورمای یا خورمای و باڵاکە تا بێ دارە خورمای و شیرینەکە تا خورمای. دارە خورما شیرین نییە، دارە خورما سێنگی ڕەقە لە ناوە شتێکی نەرمی تایە. تۆ بە سینە تا بێ نەرمە بە دڵی ڕەقی تا بێژی خورمای و باڵای شاڵەی دارە خورمای. تۆ کامیانی وەرە بۆم کۆکەرەوە دەخیلت بم نەخیلی یا ڕوتابی وها شیرین و سینە نەرم و دڵڕەق. دوای ئەفەرمێ سەراپای گرتووی زولف بۆیە بووی ئەوە بۆیە قەیدکراوی تو تۆیان بەستوە تۆ نایڵن تۆ من ببینی ئەوە زولفتە تۆی ئاوا کردووە. سەراپای گرتووی زولف بۆیە بووی مقەید قەیدکراوی هەم مخەلخەل هەم خەلخەڵا لە پێتا هەم مطەوەق هەم تەوقیشا لە ملتا وەگشی زولفەوە گیانتا. دوای وەصفیەکە ئەفەرمێت لە پێ تاڵاوە حەڵقەی ماری گێسوود. ئەڵێ ئەو زولفەت کە وەکو مارە پێچاوەتە پێت ئەوەندە درێژە. وەصفی درێژەکەی شێکە چرێ زولفی درێژە. ئەڵێ پێچاوەتە پێت و نایەڵێ بێ بۆ لای من. ئەڵێ عەجایب حەیی بێجان قەیدی مطلق. حەیی بێجان یعنی مارێکە گیانی نییە. طبعا ئەمە دوو سوورەی زۆر جیاوازە لەیەک. ئەمە مارێکی بێگیانە تۆ ئەم زولفەت مارە بەڵام گیانی تیا نییە. معقولە مارێکی بێگیان بێتە قەیدێکی هەمیشەی لە پێیان بەرت نەدا. ئەی بۆ بەرت نادا ئەم زولفە هەمیشە بە مطلقی و نەدرێژە بەردەوام پیتۆ بەستۆتۆ. ئەمە لایەنێک لە لایەنەکانی. بەس بێرە سەی وردەکارەکان حەی یعنی زیندوو بێجان یعنی چی؟ یعنی مردوو. حەیی بێجان قەیدی مطلق مقەید و مطلق دژی یەکن لە زمانی عەرەبیە. چۆنە بێ قەید و مطلق بە یەکۆ کۆ بێتەوە؟ چۆنە بێ حەی و بێگیان زیندوو و مردوو بە یەکۆ کۆ بێتەوە؟ چۆنە بێ حەی مارێکی مردوو قەیدێکی هەمیشەی مطلق بێ لە پێی تۆ هەتا هەتایە؟ بەهەرحاڵ نالی زۆر شتی لەمانە هەیە. دوای لە ئەخیرا ئەڵێ شکر نالی سەری خەسمت وەکو گۆ بەخواری نەک بە یاری کەوتە بەر شەق. سەیر ئەم شۆڕشەکە ئەم شۆڕشە نازانم مەگەر چەکدار بیکە. ئەم شۆڕشە کە نالی لەگەڵ وشەیە ئەیکا وشەکان لە بەردەمی هەمووی کوتکوتە بن. ئەڵێ شکر نالی سەری خەسمت. خەسم یعنی دوژمن. دوژمن کەسێک دوژمنت بێ
بەردەوام تۆ هەوڵەدەی لێی بدەی ئەڵێ نالی ئەو ماری زولفە کە تۆ ئەچی نزیکەوی تۆ ئەدا پێێتەوە ئەوە دوژمنتە ئەڵێ ئەوەندە زولفی درێژە تۆ تەخوار و تالای چۆکێتی کاتی ڕێکە ئاوە شەق تێ هەڵەدا وەشەق هەڵەدا لە زولفی خۆی ئەڵێ شکر نالی سەری خەسمت وەکو گۆ ئەو بەردەیەکەوە گۆگۆی پێکەن یاری پێکەن مناڵ لێدات دوای حسابیەکەن ئەڵێ مناڵ لە یاری و لە خۆشیە هەڵەدا لە گۆ بەس ئەم سەر و خوار ئاوا بەرەو خوار کەوتۆتە و شەقی تێڵەدەن شکر بۆ خوا تۆ خەم مەخۆ مادەم دژمنەکەت خۆی شەقی تێڵەدا بۆت ئەم سوورە چیە یانی ئەمە کێ ئەتوانێت قسەی وا بکە ئەمە قسەیەکی زۆر سەیرە ئەمە توانایەکی زۆر ڕاقیە یەکێکی تر لە شعرەکانی نالیە فەرمێ خاو بێ خاوی دوو زولفی خاومەز خاو یعنی شلۆ بووم بێ خاو یعنی خاو بێ خاوم من ئاسەی دژیەک چۆن کۆکاتەوە کاتێ ور دەبی تۆ لە معناکە هیچی یعنی ئەم خاوم و بێ خاوم نه یعنی شل بوومەتەوە خەویشم پیا ناکەوێت تەواو کول بووم گەرەکمە بخەوم خەوم لێ ناکەوێ بەهۆی چیوە بەهۆی زولفی خاوە خۆم خاوم خەو ناچێتە چاوم لەبەر زولفێکی خاو بێ خاوی دوو زولفی خاومەز چاوە چاوی یەک غەزالە چاومەز گەرنیە ئاور لە سینەمدا بەتاو بۆچ لەبەر قوڵقوڵ غەریقی ئاومەز ناری سینەم گەر نەبێ غەرقم ئەمن ئاوی چاوم گەر نەبێ سوتاومەز سێر ئەم ئەڵێ ئەگەر ئاگری سینەم نەبوایە فرمێسکی چاوم ئەوەندە زۆر و بەحرێکە قەومی ڕێکە خنکیام ئەم ئاگرە ڕێک فرمێسکە ئەکاتە هەڵم و نەجات میدا ئەڵێ ناری سینەم گەر نەبێ غەرقم ئەمن ئاوی چاوم گەر نەبێ سوتاومەز ئەگەر فرمێسکی چاویشم نەبوایە گڕی ناو دڵمەمی سووتان شکر بۆ خوا گریانەکەم و گڕی ناو دڵەکەم یەکیان گرتووە ئەم ئەو وشکە کاتەوە ئەوش ئەو ئەکوژێرێتەوە نەجاتم واگینا یانە خنتیام یانە سووتیام ئەمە چ شۆڕشێکە لەگەڵ وشە ئەم وەکوێ ئەڕوات ئەمە ئەو پەڕی معنە ئاراییە و دقەتە لە طبعا من بۆتان باسەکەم یەکێک لە لایەنەکانە و قەترەیەکە لە دەریاکەی بەس حەزەکەم تەسەووری بکەن کە نالی لە چه ئاستێکایە ئەفەرمێ غەیری زولفی تۆ کە ڕشتەی عمرمە ئەتا کۆتایی من ئەوان بە درێژ نەبێتەوە حەزەکەم ئەوانەی کەوا پێویستە باسی بکەم یەکێکی تر لەوانەی کە شۆڕشەکە نالی جارێکی تر ئەفەرمێ قوربان مەحاڵە پێکەوە بن سەبر و ئشتیاق معقولە ئینسان هەم شەوقی هەبێ هەم سەبر بگرێ یان کەسێکە ئشتیاقەکە و شێتە بێ و بێ ئارامە یان سەبر ئەگرێ اشتیاقەکەی کپەکاتەوە ئەڵێ قوربان مەحاڵە پێکەوە بن سەبر و ئشتیاق خارج لە نەسی ئایەتە تەکلیفی لا یوطاق ئەوە تەکلیفی لا یوطاقە تۆ بە من ئەڵێی مشتاقی و سەبریش بگرە اشتیاق و سەبر بە یەکۆ کۆ نابێتەوە ناتوانم کۆی بکەمەوە ئەمە تۆ تەکلیفی لا یوطاقەکەی داوام لێ یەکەی شتێک بکەم دووشتی دژ بە یەک کۆکەمەوە ئەڵێ معنای نور و زوڵمەت و نەشری حەیات و مەوت بوو ڕوو زولف و ڕۆژی ویساڵ و شەوی فیراق ئەڵێ تۆ لای خۆت بڕێشتی دژیەکت کۆ کردوێتەوە زاری منیشە تۆ هەم سەبر و اشتیاق کۆکەم و بە یەکۆ ئەڵێ تۆ نور و زوڵمەتت بە یەکۆ کۆ کردوێتەوە ڕۆشنایی و تاریکیت بە یەکۆ کۆ کردوێتەوە ژیان و مردنت بە یەکۆ کۆ کردوێتەوە چۆن کۆت کردوێتەوە ئەڵێ معنای نور و زوڵمەت و نەشری حەیات و مەوت بوو ڕوو زولف و ڕوت و زولفت ئەوە ڕۆژ ئەوی شەوە تۆ ڕۆژ و شەوت بە یەکۆ کۆ کردوێتەوە تۆ خۆت دژیەک کۆکەی تۆ ئازاری من نەتوانم سەبر و اشتیاق کۆکەمەوە ڕۆژی ویساڵ و شەوی فیراق تۆ ویساڵ و فیراق بە ڕۆژ ویساڵتە و بە شەو فیراقتە ئەمە دووشتی دژ بە یەکن تۆ ئەتوانی ئەم شتانە کۆکەیتەوە بەڵام من ناتوانم سەبر و اشتیاق بە یەکۆ کۆکەم لەبەرەوە داوا مەکە لە من ئەو کارە بکەم قسەی تری لەم بابەتانە نالی کە هەیەی یەکێکی تر لەوانەی کە نالی ئاماژەی پێدا لە وەصفی محبوبەی ئەڵێ شەربەتی عناب و لێوی شەکەر و بادامی چاو سەروی قەدت ڕاستە ئەنواعی سیماری گرتووە ئەڵێ دارمان بینی ئەڵێ ئەمە دارێکە سێوی گرتووە ئەمە دارێکە شەکری گرتووە ئەمە دارێکە عنابی گرتووە ئەمە ئەوەی گرتووە ئەڵێ تۆ شەربەتی دەمت شەربەتی عنابی تایە لێوت شەکەرە چاوت بادەمە ئەڵێ سەروی قەدت سەرویش دارێکە بەری نییە ئەسڵن تۆ باڵاتی شۆک و سەر وایە ئەڵێ سەروی قەدت ڕاستە ئەنواعی سیماری گرتووە ئەڵێ یەک دنیا بەهەشتی تۆ هەرچی بەر و بوومە لای تۆ هەیە ئەم دژیەکانە گشتی کۆت کردوێتەوە سێر ئەم وێنە جوانە هەر بۆیشە خۆی ئەڵێ شعری خەڵقی کەی دەگاتە شعری من بۆ نازکی کەی لە دقەت تاپەتک داوا لەگەڵ هەودا دەکا لە شوێنتر ئەڵێ ئەو گەوهەرە نیکتە کە لە نالی دەدزن خەڵق
ئاوی نییە وەک ئاگری بێشەوقی دزانە ئەوەی لە من شعرت زێناتوانێ وەکو من دای ڕێژێتەوە خۆشی ئەڵێ باسیەکە یەکێکی تر لە شعرەکانیان ئەفەرمێت تا لە من ئەو زوڵفە ڕێی بۆ سەو کەناری گرتووە ناودەمم بێشوب هەتامی زەهری ماری گرتووە خۆش لەسەر سینەی سەری هەڵداوە دوو گۆی سەر بە مۆر مات و حەیرانم کە عەرعەرکەی هەناری گرتووە ئەژدیهای زوڵفی لە دەوری گەنجی حوسنی حارسە ئەڵقە ئەڵقە چین بە چین سەر تا بە خواری گرتووە ماهی من تەنها مەهەیەکە 100 نجومی مەحو کرد یاری من تەنها گوڵێکە 100 هەزاری گرتووە دامەنی پاکی مەداری دائیرەی خامەک نییە خوێنی مەقتولانەوە دامێنی یاری گرتووە هەتا بێ محابا ئاو دەڕێژێ گەه بە فەور و گەه بە دەور چاوی من مدێکە ڕەنگی ئابشاری گرتووە با بێمە سەر معناکەی بۆتان چییە فەرمێ ئەفەرمێت تا لە من ئەو زوڵفە ڕێی بۆ سەو کەناری گرتووە ئەڵێ هەتاکو نزیکە بمەوە بڕۆم ماچێک بکەم زوڵفەکەی ئەداتە ناو دەممەوە ئەداتە لێومەوە زوڵفی وەکو مار وەستاوە تا لە من ئەو زوڵفە ڕێی بۆ سەو کەناری گرتووە ناو دەمم بێشوب هەتامی زەهری ماری گرتووە بەردەوام دەمم تامی زەهری مارەدا ئەچم بۆ نزیکی زوڵفی ئەداتە دەممەوە نایڵێت دەم بۆ نزیکەمەوە ئەڵێ خۆش لەسەر سینەی سەری هەڵداوە دوو گۆی سەر بە مۆر سەر بە مۆر بە نامەیە کەوترێ مۆری لێ بدرێ کەس دەستی بۆ نەوە ئەبێ خاوانەکەی خۆی بیکاتەوە ئەڵێ لەسەر سینە دوو گۆ کە مۆر بەسەرەکەی وەیەتی مۆری لێ دراوە کەس دەستی بۆ نەبردووە ئەڵێ بەس من لەمە تێناگەم مات و حەیرانم کە عەرعەر کەی هەناری گرتووە داری هەنار باڵای بەرز نییە تۆ عەرعەری چۆن هەنارەگری ئاخر تێم گەیەنە بە چۆن ئەبێ معقول نییە ئەفەرمێ ئەژدیهای زوڵفی لە دەوری گەنجی حوسنی حارسە ئەڵێ ئەژدیهاکانی مارەکانی بە دەوری گشت گیانیە زوڵفی ئەوەندە درێژە هەموو گیانی وەکو چۆن گەنجینە قەدیمەکان ماریان لەسەری دانا بۆی کەس نزیکی بێتەوە مارەکە بدا پێوە ئەڵێ ئەژدیهای زوڵفی لە دەوری گەنجی حوسنی حارسە حەڵقە حەڵقە چین بە چین سەر تا بە خواری گرتووە ماهی من تەنها مەهەیەکە 100 نجومی مەحو کرد ئەڵێ مانگ ئەستێرە ناشارێتەوە بەڵام من یەک مانگمەیە 100 ئەستێرە هەرچی جوانی تر هەیە وەکو ئەستێرە درەوشێنەوە 100 هەستێرەی شاردووەتەوە یاری من تەنها گوڵێکە 100 هەزاری گرتووە ئەڵێ گوڵ یەک بولبول بۆ یەگری من یەک گوڵا بەڵام 100 بولبول شیوەنی بۆکە هەسێر کە جیاوازی گوڵەکەی من لەگەڵ گوڵەکانی جیهان چۆنە من ئەمەی کە باسم کرد بۆتان قەترەیەکە لە بەحری نالی ئەمەی باسم کرد بۆتان نقطەیەکی زۆر زۆر بچووکە لە ئەو دەریا گەورەی کە نالی تایەتی ئێمە خزمەتمان زۆر کەم بە نالی کردەوە ئومێ دەکەم ئینشاءڵڵا ئەمانە ببنە سەرمەشق بۆ ئەدیب و نووسەران و خوێنەرانمان تا بتوانن زیاتر نالی بناسن چاوتان خۆش بێمیش نالی دەڵێ بەحسی سڕی دەهەنی نقطە بە نقطە گەر بگەڕێی سەری مویێ نییە بێ نوکتە لە دیوانمدا بە باسکردن لە دقەت و معنە ئارایی لە شعری نالیدا دەگەینە کۆتایی بەشی یەکەمی دیداری شاعیران ئەو هەمدەمی خەمخوار و قەدیمی منە یاڕەب ئەو مەحرەمی ئەسراری قەدیمی منە یاڕەب ئەو گەوهەری شەهواری یەتیمی منە یاڕەب کەوتۆتە چ بەحرێکەوە خنکاوە دڵی من چۆن ماوە لە سەدلاوە کە کوژراوە دڵی من هەرگیز نییە سۆراغی لە هیچ لاوە دڵی من دایم خەم و بێداری و خوێناوە دڵی من هەڵبەت بە بەڵایەکەوە ئاڵاوە دڵی من وام زانی کە فەوتاوە نەفەوتاوە دڵی من جەرگی بە دوو ئەبرۆی ئەوە جنراوە دڵی من نایەتەوە لات گەر سەری داناوە دڵی من دەستخۆش سپاس ئیسا کۆپلەی دوایەوە دەڵێت ئەو سینە لە غەش خاڵیە ئەو بێڕق و کینە معلوم چووە بۆ خزمەتی سالاری مەدینە بەڕێزان ئێستاش دەست بە پانێڵی دیدارەکەمانەکەین دیارە لە هەموو پانێڵێکدا گفتوگۆ دەربارەی کۆمەڵێک بابەتی گرنگ ناوەڕۆکێکی گرنگ ئەکرێت لەبەرەوەی کە دیداری شاعیران زۆرتر مەبەستی خزمەتکردنە بە شعر و شاعیران ئێمەش باس لە ڕەهەندەکانی شعرەکەین لە چەند گۆشەیەکی جیاوازەوە هونەری شعر وەکو بابەتێکی معریفی هەر لە سەردەمی ئەرستۆوە کە کتێبی پۆیەتیکا واتە
هونەری شعری نووسیوە هەتاکو ئێستا بە شێوازی جیاواز قسەی لەسەرەکرێت یەکێک لەو بابەتانەش کە لە پانێڵی ئەمڕۆدا قسەی لەسەرەکرێت هونەری شعرە هەروەها بابەتێکی دیکە شعری ئافرەتانی کوردە ئێستا ئێمە کات بەجێهێڵین بۆ بەڕێوەبەر و بەشداربووانی پانێڵەکە داوا لە زۆر بەڕێز دکتۆر فەرهاد بەرەکەی یەکەین با فەرمێت بۆ پێشکەشکردن و بەڕێوەبردننی پانێڵەکە فەرموو کاکتۆر نەوایان موتی بوو چەنگێ فغەن ئاوێتە خەرچەنگێ وەرە ساوقی هەتا کەنجێ نەشۆین دل جەوێ چەنگێ حەیاتامان مەیا باقی بنۆشن دابە مشتاقی ئەلا یا ئەیها الساقی ئەدر کەسەن وەناوێلها پەدنامی داداری فەرەهمەندی ڕایومەند بەڕێزان خۆشەویستان نیوڕۆتان باش ئەمڕۆ لە ڕۆژێشی سارد لە مانگی بەفرامباردا دەستگای ڕوانگەی نیشتیمان پۆلێک نووسەر و توێژەر و ڕۆشنبیری لە هەر چوار پەرچەی کوردستان کۆکردوتەوە بە ناوی خۆمانەوە سپاسی دەستگای ڕوانگە دەکەین هەروەها بەندە وەکو بەڕێوەبەری پانێل لەم ڕۆژەدا لە بە ئامادەبوونی ئەوەی بەڕێز لە خزمەتی دوو مامۆستا و دوو توێژەری ناسراوی گەلەکەمان دادەبین بەر لە هەموو شتێک دەمەوێت هەردوو میوانی ئازیزمان بفەرمون بۆ شوێنەکانیان مامۆستای گرانقەدر مامۆستا موئەید تەیب لە دۆکەوە خاتوونی پایەبەرز دکتۆر شنۆ عەبدولغەفور لە کەرکووکەوە تەبعی شەکار باوەری من کوردی ئەگەر ئینشا دەکا ئیمتحانی خۆیە مەقسوودی لە ئەمدا وا دەکا باوە لە مەیدانی فەساحەتدا بە میسلی شەهسەوار بێتەئەممول بەو هەموو نەوعە زوبانی ڕادەکا کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تاڵبی مەعنا دەکا بێتە حوزرەم پارچە پارچەی مسودم بکرێ بەڕۆح هەر کەسێ کۆتاوڵ و پارچەی بێ بەدڵ سەودا دەکا شعری خەڵقی کەی دەگاتە شعری من بۆ نازکی شعری خەڵقی کەی دەگاتە شعری من بۆ نازکی کەی لە دیقەتدا پەتک دەعوا لەگەڵ هەودا دەکا مامۆستایان زۆر بەخێر بێن وەرز مامۆستا هەر وەک دیارە لەو شعرەدا مامۆستا مەلە جاسمیش پێشتر باسی کرد لەو یەک لەو شعرانە کە ناری باسی هونەری شعر دەکا ئەم شعرە بوو کە ئێستاش لە خزمەتی مامۆستای پایەبەرزمان مامۆستا موئەید بابەتی هونەری شعر پێشکەشی ئێمە دەکا بەر لەوە دەمەوێ پوختەیەکی ژیانی مامۆستاتان پێ بۆ باز بکەم لە دهۆکی جوان و ڕەنگین و ڕازاوە لە خزمەت مامۆستا موئەید تەیب دەبین شاعیر ڕۆژنامەنووس و شۆڕەژێر مامۆستا لە ساڵی مامۆستا ساڵەکەی برم لەدایک دوای نۆک دێ پێ داخۆش بکەی باشە مامۆستا لە ساڵی 1957 لە دل لە دهۆک لەدایک بووە لە هەفتاکانەوە شعری نووسیوە و بڵاویش کردوتەوە لە 82 پەیوەندی بە شۆڕش کردووە 13 ساڵ لە تاراوگە و لە وڵاتی سوید ژیاوە ئەندام پەرلەمانی عێراقی فیدرال بووە دامەزرێنی دەستگای سپێرز بووە ئێستاش ئەندامی دەستەی سەرۆکاتی ئەکادمیای کوردیە هەروەها کە لە ناو زانکۆکانیش ئێمە خوێندومانە بە یەک لە پێشنگانی شعری هاوسەخی کوردی بە شێوەزاری کرمانزیدا دەندرێت ئێستاش لە خزمەت مامۆستا دەبین 15 خولەکی دەبەردەستدایە باسی هونەری شعرمان بۆ بکات بفەرموو سازی من دەستپێکێ سپاس بۆ دەستگەها ڕوانگە بۆ ڕاستی دانێ سپێدێ دۆزێک یان جورعەیەکە هونەریە باش دا ڕەحامەیە تهنی بۆ هونەری بۆ موزیکا ڕەسەنا کوردی بۆ شعر و پەیوێ جوانên کوردی gelek serketî bûne danîspêdê gelek baş pirê veçû ez bawer dikim ev danê êvarî jî dê wekî wî bi yan baştir jî bitin spas bû dezgeha Rwange xalekê min divê berî dest pê bikim ew hevala gotê behsa hunerê şeirî ketin ew hunerê şeirî em zanîn ku Aristoyî kitêbek heye ew wekî jê derekê hemî kesekî ye ku li ser şeirê baxbitin navê poetîka ereba
بوسط ورقي رابو هنر الشعريان فن الشعر يعني بدمايك بين الشعريات وهروسا هوراسي لاتيني أو يجي كتابة كارفينا فيها كتابة هوراس بتر بحثا هالبستت كات بتر بحثا مجين شيرتن بو هالبستوانا هالبستي وشوابن بابتي من براستي نأوى ندر باري كتابة وانا بابتي من سرگرنگيا هنري وهنري الشعري جيانا مدايا ميتولوجيا كيفن دا باورد كميا زردشتيا بو بيجن از تنه مدويد بحث بكم كا گرنگيا هنري بو روحا مروفايتي چندا گرنگيا ويري داد بيجت وقت خود یکم مروف چیکری کو اوه ام دیانت ابراهیمی داد بجنه آدم قالبی جسته وی چیکر بو پاشینه گازی ملکه کیت رحید دتوید بجت هر ویل حیب کت ویل رحیب کت لشویدا جبوکو زندی ببد او ملک تیتن هندی تیتن رح قبیل ناکد بشتد قالب آدمی دا بدگر تدف خودت بجت از بنی از هندی مام پیو نشد قالب میدار رح بشته تا موزیک بولیدا بشته نه بجت به موزیک ناشت هر موزیک بولی بده بجاره ملکت موزیک جنت ادی نایا دفع سازه رحی دی هدی چتد قالب آدمی دا آدم رابطه سرپیا أبد فريدا بجين تفسيرها كأفسانية بو جريدانا الرحمة هنري راستي جو هصايا يعني وقت أم بجين هنر خراكا رحم روفيا أف قوتناش والله نهاتيا راس جو هصايا هنر خراكا جانو رحم روفاتيا إن همي و يديتي البرشاوة ام بری باغ بین بری فری آخفتنه بین ام سترانات بش زارو که کی ببینه هشت اطلانتیه دا اگر یه تیرو تنابتن گغگغه کت کتن دا دنگاش خود اینتن او بی وقتی استرانات بجد نزاند باغ بد بس استرانات بجد تنانت گریاوی جی جوره که استرانانه دوا استرانا دا استرانه توی جی بابتن وقتی برسید بتن رنگی کیت کتگیری وقتی اشت رنگی کی دیت کتگیری وقتی صبراوی نهید رنگی کی خمگین کتگیری و گهورینا آواز گریاوی وانا و همی سترانه هنرش برکو هنر ترحا مروفاتیه ده ام بشینا بابتا کدی ام همی زانین ام ماوه کی دا زاروت یا خو نشیم پریبه بچین بس و وقتی مروف سمایت کتن مروف سمایش پرود کتن زارو که قد سمانه دیتیه هشتا پشقون ود گیرتن وقتی دنگی موزیک تید سر خود هجیند دستت خود لویند او جوره که سمایه که وقت ام بری پریبه بچین ام سمایت کین بابتا كدي تونكا ام زانين كل ام المدرسة فيري خانون وسينت بين قلما كو كاغزا كي بدا زاروكي كو هشتا فيري خانون وسين نبويا اكثر دي بوتا رسمة كي تشيكت كواتا موزيكا دانسا رسمة او فهمي هنرا او ترحى مدايا تخينا مدايا بي ام بين فيركرن جان مدايا ام چوا لشما هکه فیتامین یا مینرال کم ببن سیمتوم توی درد کبن در نخوشی تنما شکمیا فیتامینا وساجی وقتی ام دوزکا کمتر یا دوزکا تری پیوستیا رح خو هنری ورنگرین او سیمتوم المجد یارد بن سیمتوم کم هنریه و نچش چشور نگیرتش هنری چنه ایک شوانا تندرویه بر افنکه اگر ام داعش بگیرین ممکن نینه اف مرویت روژه که گوی خوب دانه موزیکه گوی خوب دانه استرانه که ادبیات بخینن
یان تاما هنری بکن وقتی تا دوزکا پیوستا هنری رحت ورنگیر رحت زورد بد دو ایدی پناهت بر تند و تیجیه آخفتنا خودات هر تشتکی خودات جغر سریا و تنه هنده کو ام وی مروی وان گنجت خو فیر بکین چوا چیجش هنری ورگیرتن مخابن کردستان ما و مدرسه رسمیه هی مدرسه موزیکیه هی بس بهرا پتر ش مدرسه ما اف درسه بجدگوه و هاویتیه وقتی درسه رسمیت کن نه تیر ورزشت کن اوه گله گرینگه بو گنج ما بو پاشا روژا گنج ما بو رحاوی هنری بیت آفدان مدرسه اوه ارکی مدرسه درول اوروپا و سیامکی لمای ما وک مامستا مکار کریه فرقا درس جغرافیه و تاریخ دیل درس موزیکی و رسمی نینه بلکه او گرنگتره همشین همین با تاریخ بخینی بس که زاروکتی دا رحمه هنری رانهات او هنگی درنگه ام فیر ببین و مخابن اول روشهلات ناوین و جهان سیه گلکا بربلاوه و هر اوه جمروف می توره تو بر خود سیاسیه او سیاسیه هلبست خانده من او سیاسیه گهداری ها استرانات کد گهداری ها موزیکت کد آخفنا خدا نرم تره رفتارت خدا دیپلماسی تره اوه همی اوه وکی عرب بجنه تهذیب رحا مروفاتیه شعره گرنگی ها شعرش چه تیتن؟ شعر امزانی کو کمنترین هنر زمانیه دست بکه بله رسم بری شعره بویه خلکی دید کو اوهش رنگا رسمات شد کن یش دنگت سروشتی موزیک چکر او هاتن بحثا زمان خو کر بجین پیکر چکرش داری آخش برا او هاتن زمان مجی کرسته که هنریه دویره دا شعر پیداد بتن وقتی شعر پیداد بتن زمانی دا هر بس زمانی بتا قناخه قدید بتا آستکی بلندتر و اوه کو شعر لوی قناخه پیدا بویه و گرنگی شعره دوی چنده دا تیتن کو هنده تشتیت هی بس مروف شید شعر بیشتن تو نشیب چه آوه دی واتشتا در برین جیبکی بس شعره دایه ام بینه برکو وقتی کرده سر شعر کردی شعر کردی ملای جزیری دیوانه که بته پیشنگ شعر کردی بری چنده بری به 105 ساله به دمای سیدای تحسین دوسکی سه شعر دیو دیتینه گوناوی که محمود حمیدیه ایکی دی میره آمدیه قباد بک میره که دی سیفدین بک اوه بری جزیری جیه بوینه شود کتاب شرف خان بدلیسی دا ناوه 13 شاعراتین بز بحث شاعره کت میر یعقوب زرگی وش میر مردین بویه 100 ساله بری جزیری دیواناوی هوید بیج دیوانه که شعرت کردی های مخابن حتی نکه او دیواناوی یعنی چه هلبستی توی نهاتی نودیتن اگر دا دیروکا شعر کردی و گرت بری پتر 600 ساله من ما بس من یا نویسکی او اکو بنویسکی گهشتیمه بحث شعر گورانیت کن او بدف گهشتیمه او دیروکا ادبیات دا رفتار کدی یعنی سردریه کدی دیلتی تگیر باشه افرو که جزیری بومت چیه؟ جزیری بری 505 ساله دیوانه که دیوانه که مکمل ما و جهانی 7000 زمان هنه ناف برا 6000 7000 ناف و 7000 دوله کلینه بکه اصلی گریایمه تنه 25 زمان هنه و بری 505 ساله
نویسینت وای گهشتینش 7025 زمان هنه کردی ایکشوا زمان آیا اما گل ایجارا ام سفکی برای خود دین زمان خو زمان تا دولت نبوی شرط هاتیه کرند سرهنده را تو زمان تو ایکش 25 زمان های کو بری 500 سال ادبیات بلند به هاتیه نویسین در شاعره کی وکی جزیری هبویه پاشینه قناغ کدی اکی ام بیوره کدی ورگیرین کانه چند ملتا چند نتوا ملای جزیری که هبویه بری 505 ساله تن 10 نتوا 10 زمانه ملای جزیری هبویه راست نویسیم پنده زمان دی هبویه که ونتر بس اوین کو ادبیات هبویه شاعره کی وک جزیری هبویه ادبیات هنده ملتا در زال سرکیلیا قبره کی دست بید کد ادبیات هنده ملتا 3-4 بیت که دست بید کد اما ملای جزیری دیوان هیا این بار کن اوان بوما احتمالا یا زحمت بود بس زمان کردی ملای وقتی من ملای جزیری هی زمان روسی ملای جزیری نبویه زمان اسپانی ملای جزیری نبویه 10 زمان ابتنی شعروانا نریتکی مکمل و او هبویه عد بره دا مازناهی شعر کردی درد کرد بره دا درد کرد جزیری چه دست کفته دا نتوا کرد و زمان کردی و امش 7000 نتوا به دولت بندست امینای نکرین زمان 11 دو دقیقه یک مایه بس بکنه بله از دو دقیقه مانند زبرانه گشتم راستی بحث بکنم بس تشتکی بیجم که الشعری دا وکی شعر وکی هنر تاغورد بیجتن اگر شعری هست و سوزت مرو وکی نلواندن ناخوی نهجان چه تشتک نشیتن یعنی رحکا جرمسیه اکتاویو باث کو شعرکی مکسیکیت بیجتن او تشتی بشعرتی تگوتن چه تشتان آهی تگوتن راستی جو صابویه از لبوه شعرکا گندیه کی بیجم نه چوی مدرسه و نه هنر الشعری خواندیه و دویره دا مازناهی الشعری درد کهوتن دی ایواری جاوه ملطانی را گندی بو گلک نانجه درد کتن دی مچنان ندیتن جده میتا سورس بیتر و چنان جی ندیتن جدل خو صوتی تر سپاس زور سپاس لو مامۆستای هێژامان مامۆستا مایەت کە لە کاتی خۆی بابەتەکەی پێشکەش کرد زۆر باسی مەلای جەزیری کرد پێم خۆش بوو ئەو شعرەشتان بۆ بخێنەوە پێش وەختی بچینە خزمەتی خاتووی دکتۆر ئیرۆ ji derba xencerê lazim bi êşanî mela îro ji derba xencerê lazim bi îşanî mela teşbîhê zulfa dilberî zanim perêşanî mela zanim perîşanî ji dil bêhed bi êşanî ji dil teşbîhî biryanî ji dil billah ne însanî mela billah çi teb'ed ademî یکسر دبیم یک عالمی دریای قاف و حلزمی یان چرخ گردانی ملا یا رب سوی مهنت کشی سر تا قدم تک آتشی مزروح قوس تزرشی لو دل به پیکانی ملا زانم ز عشق دوژهی بحرک جنار آسهی ایرو لماه خرگهی تشبیه سیوانی ملا افسینه یا وک نایونی پر لیک شندن داغو کی هدل بنا اهلان ددی یا رب چه نادانی ملا زۆر سپاستان دەکەین زۆر سپاس بۆ مامۆستامان لە تەوەری دووەمی پانێلەکەمان دەچینە خزمەت خاتوونی دکتۆر شنۆ ئەحمەد غەفور لە شاری کەرکووکەوە لە دڵی کوردستانەوە لە کانگای محەبەت و خۆشەویستی لە بابە گورگورەوە تەشریفی هێناوە زۆر بەخێربێی خاتوونی دکتۆر بێگومان ئەو کەت نارم لە دایکبوونەکەت نارم بە نەزانن چێکە مالیت نارم ساڕۆژی لە دایکبوون نارم کەی لە دایک بووە تەمەنەکەت نارم
بەڵام خاتونی دکتۆر جگە لە کاروباری زانستی و نووسینی توێژینەوە و دانانی کتێب و بابەتی زانستیەکان کە وانەبێژە لە مامۆستای لە زانکۆی کەرکووک دیوانی شعری هەیە بە ناو نیشانی مسافرێک لە ڕەنگی ئاو بێڕەنگتر کە بڵاو بۆتەوە لە بواری نووسینیشدا دەستێکی هونەری و باڵای هەیە ئەمڕۆ لە خزمەتی داین بە توێژینەوەیەک بە ناو نیشانی دەنگی ئافرەت لە شعری کوردیدا لە نێوان وشە و ئازادیدا بێگومان ئەو ناو نیشانە زۆر گرنگە چکە لە کۆنتری ڕۆژگارەوە لەناو هەموو نەتەوەکان وا بۆ ئێمە زۆر باسی خۆمان دەکەین کورد دایکی کوردان لە ئەشکەوتەوە بە لایلایە بە شعر و ئاوازەوە ئێمەی گۆش داوە بۆی کە ببین بە هێزێک لە ناو نیشتیمانەکەمان بۆ کارکردن بۆیە ئافرەتان لای ئێمە وەکو کورد لە پێگەی خواوەندی بوونە هەموو ئەفسانە دەرێنەکان لە پێش نووسینیانەوە کە سەرزاری بوون و دواتر لە سەردەمی سۆمەریەکان کە یەکەم جار نووسراوەتەوە ئافرەت لە پلەی خواوەندی بووە و جا ئەوە ئیتر بابەتێکی ترە دواتر باسی دەکەین لە خزمەت خاتونی دکتۆردا دەبین 15 خولەکی هەیە با بفەرمێ ئەم کاتتان باش میوانانی هێژە ئەمڕۆ ئێمە قسە لەسەر بابەتێک دەکەین کە هەم لە ڕووی مێژوویەوە هەم لە ڕووی هاوچەرخەوە گرنگیەکی تایبەتی هەیە ئەویش دەنگی ئافرەتە لە شیعری کوردیدا لە نێوان وشە و ئازادیدا بە ئیجازەی مامۆستایانم بەشێکی زۆری مامۆستایانی زانکۆم لێرەن بە ئیجازەی ئەوان حتمما من لێرە دانیشتوم دەبێ بمبەخشن پێشەوەی بچمە سەر بابەتەکە پێم باشە ئاماژە یا ڕوونکردنەوەیەک لەسەر بەشی دووەمی ناونیشانەکەم بدەم کە مەبەست لە نێوان وشە و ئازادیدا چییە؟ ئازادی لە ڕووی زمان ناسیەوە یەکەیەکی واتاداری سربەخۆیە بمبەخشن پێم باشترە سەرەتا لە نێوان وشە پاشان بێمە سەر ئازادی وشە لە ڕووی زمان ناسیەوە یەکەیەکی واتاداری سربەخۆیە بەڵام لە چوارچێوەی ئەم بابەتەدا وشە کۆمەڵێک واتە لەخۆ دەگرێ وشە وەک ئامرازی دەربڕین وشە وەک دەسەڵات و بیرەوەری کۆمەڵایەتی وشە وەک چەکی گۆڕانکاری کە دەکرێت ئێمە لە ڕێگەی وشەوە چەشنی نوێی بیرکردنەوە دروست بکرێت بۆیە لێرەدا ئێمە کاتێک باسی وشە دەکەین تەنیا مەبەستمان یەکەیەکی زمانناسی نییە بەڵکو هەموو ئەو سیستەما کۆمەڵایەتیە فەرهەنگیەیە کە دەنگ و دەربڕینی مرۆڤ کۆنترۆڵ دەکات ئەگەر بێمە سەر باسی ئازادی بێگومان ئازادی شێکێکە لەو چەمکانەی فرە ئاڵۆزە فرە ڕەهەندە ئەمڕۆ کۆی دنیای بەخۆیەوە سەرقاڵ کردووە لە چوارچێوەی دەنگی ئافرەت لە شعری کوردیدا ئازادی چەندین ڕووی هەیە ئازادی ڕادەربڕین ئازادی بیرکردنەوە ئازادی بوون کەواتە لە دیدی خانمی شاعری کوردەوە ئازادی واتای ئەوەی هەیە من مافی ئەوەم هەبێ بە دەنگی خۆم قسە بکەم وشەکانی خۆم بنووسمەوە ئەزمموی خۆم یاداشت بکەم بۆیە دەنگی ئافرەت لە شعری کوردیدا گەشتێکی پڕ لە هەوراز و نشیوە لە پەراوێز خستنیەکی مێژوویەوە بەرەو سەلماندنی خود هەنگاوی ناوە ئەگەر بێمە سەر باسی قۆناغەکانی ئەدەبیاتی کوردی هەر لە ئەدەبی کۆن و پاشان ئەدەبی نێو و دوجار ئەدەبیاتی هاوچەرخ بێگومان بە پێی کات و سەردەمەکان خانمانی شاعری کورد جێدەستیان دیار بووە کەم تا زۆر ئەگەر لە ئەدەبی کۆنی کوردیەوە دەست پێ بکەین کە ئێمە لە بابە تاهیری هەمەدانیەوە ڕێک هاو سەردەمی بابە تاهیری هەمەدانی فاتیمەی لوڕیمان هەیە لە پاش بابە تاهیری لە بابڵم لە پاش فاتیمەی لوڕی بانووی باغەوان و مامە عیسمەت و کچەی شایر و هەتا دوای کەواتە لە قۆناغی ئەدەبی کۆنی کوردیدا کەم تا زۆر خانمانی شاعر جێدەستیان دیار بووە لە نێو کۆمەڵگەی کوردیدا بەڵام بەگشتی ئەوەی لە ئەدەبیاتی کۆنی کوردی داپۆشیوە زیاتر بوونی ئافرەت وەک ئۆبژەیەک وەک کائینێکی شعری لە دیدی شاعیرانی پیاوەوە باس کراوە بەگشتی ئەوەی کە ئەو سەردەمەی داپۆشیوە واتە وەک بابەتی شعر پیاوان وەک بابەتی شعر شاعیرانی پیا و وێنەیان کێشەوە و باسییان کردووە ئەمەش زیاتر
بوونێکی ئایدیاڵی بە خانمان بەخشیوە. بەڵام لەگەڵ دەرکەوتنی شاعیرانی وەکو مەستوورەی ئەردەڵانی و هاوسەردەمەکانی چەخماغەکانی ژنانە نووسی و دەربڕینی خود لە ئەدەبیاتی ئافرەتانی کووردا دەستی پێکرد. مەستورە توانی لە نێو جەرگەی کۆمەڵگەی ئەو سەردەمەدا شێوە زمانێک بخولقێنێت، شێوە زمانێک بدۆزێتەوە کە چیدی ئافرەت تەنیا لە ڕووی جوانیەوە باس نەکرێت، تەنیا وەسفی جوانی ڕووکەشێکەی نەکەن، بەڵکو ببێت بە سوژەیەکی بیرکەرەوە خاوەن هەست ئەزمموی خۆی بگێڕێتەوە وەکو کەسێک کە توانای هەیە، بیری هەیە، بزوێنەرێکی فکری لە کۆمەڵگەی ببێتە بزوێنەرێکی فکری لە نێو کۆمەڵگەی کوردەواریدا. ئەوە تا لە دێڕێکە خۆی دەڵێت ئەتۆ ئەمڕۆ لە مڵکی دڵبەریدا نادیرەی دەهری، بەڕەسمی بەندەگی مەستورە وا هاتۆتە دیوانت. ئەمە سەرەتایەک بوو بۆ ئەوەی وشە ببێتە ئامرازێک بۆ ناساندنی ناسنامەی ڕەگەزی لە نێو ئەدەبیاتی کۆندا کە زۆربەی کات دەنگی خانمانی تێدا کپ کراوەتەوە. ئەگەر باز دەین بەسەر ئەو سەردەمانەدا و ناوی ئەو شاعیرانی کەوتم بێمە سەر سەرەتاکانی سەدەی بیستەم یا لە نیوەی سەدەی بیستەم بەدواوە، لە نیوەی سەدەی بیستەم بەدواوە شاعیرانی شعری ئافرەتان لە کوردستاندا گۆڕانێکی ڕادیکاڵی بەسەرداهات. لێرەدا وشە تەنیا وەکو ئامرازی جوانکاری نەمایەوە، بەڵکو بوو بە چەکێک بۆ تێکشکانی کۆت و بەندە کۆمەڵایەتی و کللتورەکان و بابەتەکانی ئەو سەردەما. شاعیرانی وەکو ژیلای حوسێنی، وەکو مەهاباد قەرەداغی، وەکو نەزێن بەگیخانی، حتا دوای لەگەڵ هاوسەردەمەکانی خۆیان بە زمانێکی ڕەوان بەڵام قوڵ توانیان ئازارەکانی ژن لە نێو ماڵ و کۆمەڵگەدا بگوازنەوە نێو دەقی ئەدەبی. ئەو تا مەهاباد قەرەداغی لە دەقێکە دەڵێت من مەهاباتم لەوەتەی هەم چوارچرا لە مەیدانی دڵمدا وەک مەشخەڵی ڕاپەڕین داگیرساوە، هەر چرایەکیان هێندەی خۆرێک ڕووناکی، هێندەی خۆرێک گەرمی دەبەخشێ بە مێژووم. ئەم خانمانە و دەیانی تر توانیان دیسکۆرسێکی نوێ دابڕێژن کە گرنگترین شت لە دەقی شعری چهی پیا و بێ یاژن بێت دیسکۆرسەکەیە. بۆیە ئەم خانمانە لەو سەردەمەدا توانیان دیسکۆرسێکی نوێ دابڕێژن کە تێدا هەستە ناوەکیەکان و ناسنامەی نەتەوەیی لە یەک خاڵدا کۆ بکەنەوە. توانیان شێوە زمانێکی تایبەت بە ئافرەتان بخڵقێنن کە تێدا ئازادی چیدی تەنیا ڕزگارکەرێکی فیزیکی نەبێت، بەڵکو ڕزگارکردنی مانا بێت لە ژێر هەژمونی کۆمەڵگەدا. بۆیە شاعیرانی ئافرەت لێرەدا خەباتیان بۆ ئەوە کرد شێوە زمانێک بێتە ئاراوە دەنگ و ڕەنگی خۆیانی تێدا بێت. ئەمە لەلایەکی دیکەشەوە لە دامەزراوە ئەدەبیەکانەوە جێی پەسەند بێت و قبوڵ بکرێت. بەگشتی ئەگەر بەگشتی باسی ئەدەبی کۆندا یا وێنەی ئافرەت لە ئەدەبی کۆندا ئەگەر ڕووی مانگ و برۆی کەوان و چاو بەڵەک و زولفی تاتاری بوون، ئەوە لە ئەدەبی هاوچەرخی کوردی و بەشێکیش لە ئەدەبیاتی نوێی کوردیدا ئافرەتان بوون و ڕەنگ و حزری خۆیان سەلماند. ئەم خۆ سەلماندنەش هەروە بە قسەکردن نەبوو، بەڵکو بە شعر گزارشتی لێکرا. ئەو دەمەی نەزەند بەگیخان گوتی کچەکەم هەنگە و بنێ بەرەو دەرباری ئەو نا، بەرەو خۆت بۆ ئەو نا بۆ خۆت کە پێی گەیشتی مەوەستە بەردەوام بە بۆ ئەوان نا بۆ خۆت. ئەم جیاوازیە لە پەیامی شعردا بە پێی قۆناغەکانی ئەدەبی کوردی ئێجگار گرنگە بۆ خانمی شاعر، چونکە ئافرەتان لە ئەدەبی کۆن و
بەشێکیش لە ئەدەبیاتی نوێی کوردیدا سەرەڕای ڕۆڵی مەستورە و هاوسەردەمەکانی زیاتر ئۆبژێکتی سیرکردن بوون. بەڵام لە ئەدەبی هاوچەرخە لە سایەی ئەو خانمە شاعیرانە ئافرەتان بوون بە سەبژێکتی قسەکردن. ئەمەش ئەو پرسیارە بوو کە لە 1960 هەتا 1970 توێژەرانی وەکو سیمۆن دۆ بۆڤوار و وەکو کەیت میلت لە ڕۆژ ئاواوە کردیان. پرسیارەکەیان ئەوە بوو بۆ هەمیشە خانمان، بۆ هەمیشە ئافرەتان لە جیهاندا هەمیشە ئۆبژێکتن نەک سەبژێکت. ئەم پرسیارە ئەوان لە ڕۆژ ئاواوە کردیان کەچی ئافرەتانی کورد لە کوردستانەوە بە پەیامی شعری وڵامیاندایەوە چیدی ئێمە ئۆبژێکت نین، بەڵکو ئێمە سەبژێکتین، ئێمە خاوەن هزرین بوونمان هەیە. کەواتە لەم سەردەمەدا دەبێت پەیامی شعری خانمان چی لەخۆ بگرێت. هەرچەندە ئەمە دەبووان کە من لێرەدا باسی شعری ئافرەتانەکەم شتێک نییە بە ناوی جیاوازی بڵێ ئەم دەقە خانم نووسێتی یا ئەو دەقە پیاو نووسیوێتی. نا، شعر نووسین ئەدەبیات بەرهەمێکی هزری معرفی ئینسانیە، فەرقی نییە لە بینی ژن و پیاو. دوجار ئەوەی تێکستێک لە تێکستێکی دیکە جیا دەکاتەوە قوڵی ماناکەیە. جا خانمانی ئێمە لە قوڵی مانایە ماشەڵڵایان لێبێ دەستێکی باڵایان لەو بوارەدا هەیە. بۆیە گرنگترین شت لەم سەردەمەدا دەبێت پەیامی شعری خانمان چی لەخۆ بگرێت. یەک دەقە ماوە، دەقەیەکی دیکەشم دەیتێ. یەکەم بابەت دەبێت لە شعری خانمانی ئەمڕۆدا هەبێ خودناسی و ڕەتکردنەوەی وێنە ناڕاستەکان لە ژنی ئیدیال. بەشێک وا پیشانی ژنانەدەن کە هەمیشە ژنان دەبێ میثالی بن، دەبێ ئایدیال بن، دەبێ کۆمەڵک شتی تر نەخێر. بۆیە گرنگترین شت لە دەقی خانمی ئەمڕۆدا دەبێ خۆی تیا بدۆزێتەوە. دوو، ڕەتکردنەوەی وێنە ناڕاستەکان لە ژنی ئیدیال. دووەم، فرەدەنگی. دەقی ئافرەتان دەبێت جێگەیەک بێت بۆ هەموو جۆرە دەنگێک. ئافرەتی شارستانی و گوندنشین، ئافرەتی خوێندەوار و نەخوێندەوار، دایک و ژنی بێ منداڵ، چونکە ئەمانە هەموویان دەنگ و ڕەنگی جیاوازیان هەیە لە کۆمەڵگەدا. سێهەم خاڵ و دوام خاڵ نەبوونی تابلۆیەکی دیاریکراو. لە ئەدەبی کۆنا و بەشێکیش لە ئەدەبیاتی نوێی کوردی هەمیشە وێنەی ئافرەتیان لە تابلۆیەکی دیاریکراودا پیشانداوە، وەکو چۆن ژنی چاک، دایکی مهرەبان، خوشکی بەوەفا. بەڵام لە شعری سەردەمدا ئافرەت دەتوانێت کەسێکی ئاڵۆز بێت، هەم چاک و هەم خراپیشی تێدا بێت، هەڵە بکات و فێر ببێت، مرۆڤ بێت بە هەموو ئاڵۆزیەکانەوە. بۆیە ئەمڕۆ شعری ژنانی کورد بەشێکی دانەبراوە لە ئەدەبیاتی بەرگری و هاوچەرخ، بۆتە بزوێنەرێکی فکری کە تێدا پرسی خودونەتەوە بە شێوەیەکی ئۆرگانی ئاوێتەی بوونە. دوا قسەم وشە هەر کاتێک بێدەنگی بشکێنێت چارە نووسێکی تازە لەدایک دەبێت. ئێمە ئەمڕۆ شاهیدی ئەو ڕۆژەین کە دەنگی ئافرەت لە شعری کوردیدا نەک تەنیا ئەدەبیاتە بەڵکو چارە نووسمانە. سوپاس. زۆر سوپاس. بۆیەوە کە کاتەکەمان تەنگە بەڕاستی بەم دێرە شعری جەنابی خانی کۆتایی بەم پانەیلە دێرین کە دەڵێ ئەوەل کوتەدا عشقی مەتلع ئاوەخەر بدەویت و حوسن مەقتە. زۆر سپاس بۆ گوێگرتنتان، بۆ ئەوەی ئەرکی کێشەشاتان. زۆر سپاسان دەکەین. زۆر سپاس بۆ بەڕێوەبەر و پانێڵیستە بەڕێزەکان. ئەیسا گەیشتین بە بڕگەی شعر خوێندنەوە. دیارە بڕگەیەکی سەرەکیە لە دیداری شاعران، شاعرانی هەر چوار پارچەی کوردستان ئەمڕۆ لێرە نوێترین شعری خۆیان پێشکەشی ئێوەی بەڕێزەکەن. ئەیسا یەکەم شاعرمان کێیە؟ وەڵای سەچمەلای شاعرەکان لە باکووری کوردستانەوە دەست پێ یەکەن. شاعری بەڕێز مامۆستا بەرکەن بەرە با بفەرمێت بۆ پێشکەشکردنی شعرەکان. فەرم. جارێک دن سلااو و ڕێز gelekî bextewarim ku îro li gel we şair û edîbên qedir bilind bi heyecan û kelecanan ji rastî ji ber wê jî carek din spasiya dezgehê Rwange dikim ku ev derfet û îmkan dane me. Ez ê du kurta şeir bixwînim.
یک جواب بناوی سجره اون همو زانن سجره چیه؟ سجره از نوی خميمة ديا من آخه باوی من با جبروية هر غربت راچاند تبنا چیروکا عمر من جبروية پشت کلم جاوی دلگرانم جبارانی جبر ويا نفرت دكم جسي نورا وصا تي بيرا من ام چار برابون بريا چپرام بروخه لمالك بيحوش لكيلك مريشكو بزان مزندبون زفستانك هارو دين بو جيان مو جماري دبر ام بحمد خواه مزندبون او شير كرمانجي كومدمت لهندر او اشقا صور طاري شباتير جرنگ بختواری بو برف و دعا تشتك هيا خوال من دقرو برناده جار ازم جار يكي دن تدبيج قي بايزك هاره هر وقت لبر دلنگي من هناك كور بفكرم بجوش دبيجم ام برابون خيالا ما بخشك تيرفيكي باشي تخوب دانين لوي باجاري دا پیرا من مالور او كزي زرجي دهش من ده دو مري يه پچوك برينداره تدگوت لبر تيلا سنجري دسمال چرياي وينين خانين كاول وساتي بيرامن دما كور دهزرم بلكي مهف ناس نكر بلكي ام بهفر نچون دريني مندي چاوا انسان دمرن بغازا كيميوي چاوا دقرسا خوينا گرم لسرو لأم بدنگ جی نمان کنگ دارک بقلبه وقت وگوهر صور طاری ام چار برابون ناوه کیمه هبو باکنه رنگ کیمه گلکه تشتندن چه زانم من جخو راکه ای جیان جویا که ببینه لهندره من لورا ام چار برابون وساتی بیرامن زۆر سپاس بۆ مامۆستا بەرکەنبەرە لە باکووری کوردستانەوە ئێستاش دەچینە لای ڕۆژئاوایی کوردستان خاتوو دیالامان لەگەڵا دیالا عەلی لە قامیشلۆ هاتووە خاتوو دیالا بفەرموو دەماوە باش بێ هەویدارم هون هەموو باش بن بخێر و سلامەتی بن ئەز ji ڕۆژئاوایê کوردستانê سلافê خەلکê wê derê بۆ rê dikim hêvîdarim hûn qebûl bikin spas ji bo destgeha rewangeh بۆ دارخستنا vê em bibêjin munteda şeعرî an ku helbestî ku derfetek rastî gelek ciwana îro em di nav xelkê xwe yê Başûrê Kurdistanê de ne him nivîskar him helbestvan him em bibêjin heme cûreyên
نویسکارە یانژی جوورێن وێژەیە تێن دیتن دبەکو ئەز ji وڵاتێکی پێم زێدا ئەف چەند ساڵە شەرک لەسەر دەرباز دەبێ دبەکو تشتا ئەز بخوێنم ژی هەنێک وێرانی ئەنکو غەمگینی تێدا هەبێ ئەزێنها ژوەردۆ هەلبەستە مدۆ هەلبەست ئامادەکردنا ئەزش باژێر دەست پێ بکەم ئەنکو ئەم ببێژن ژە ساوە باژێرمی دەست پێ بکەن دەبێژێ ئەلەندێن ڤی باژاری یەکۆ یەکۆ خۆدانە ئالیێ دنیێرێ رێن ڤی باژاری خوار و مار و گریانان تینن تاخن کۆزگی و بێرەح نیشتەجێ بقونکن جغارەین خۆڤە مژولن و بازرگانین ڤی باژاری ڕەحێوان هاتیە سەرێ بێڤلاوان باژارێ سەهوگرتی تێدا شەف سەروەرە جن و پیرعەبۆک خۆد قونچکاندا ئامادە دکن ئێریشان نو دکن و ئارتێشان کۆم دکن ئەف باژار بێجرە ئەف باژار بێدەنگ و کوژەرە ئەف باژار دەیندارێ ژانە بێمەفەرە باژارێ ji دوورڤە گاڤامە ددیت گاڤامە دشۆپاند و خەیال دکر گاڤامە بێ ناوێ وێ دبهیست چەندین مەرەق و مەرەم دهشێمەدە دلڤاند ڕاستیە باژێر مرنە گۆرستانە و گورانگەهە ئۆمیدانە ئەو باژارێ تو دەحەواندی بە هەمی هێزاخوا دەبسەرسنگە خۆڤە دکر لبندا سەردانەکەدا کەنەکیتا و گرنژینەکەتە بوو ئەو باژارێک و خوا بتە نەفس مەزن خوا بتە نەفس مەزن دکر و دجوڤاتên گەشدا پەستنێ بەرقینە بی بکەن جاڤین تە ددا وی باژاری تمی تەزارۆک ددیت چقاسی ئیرۆ سکاکên wî تەنگ و نخوری مانە دەڤێوی زووها شەقتی مایە لبندا تاسەک ئاڤ ژێ خودیên خوا ئەو باژارێ کەچک ئیرۆ بێ گۆپالان دمەشە و زارۆیên wê یەک bi yek ji çavên wên dikevin wî bajarê pepûk ji te hes kir bi qasî te heyjên nebû ew bajarê keçik li wir li kolanê li cihekî wêran kirî emro bi rogula ciwaniya xwe bihêztir û têkçûnê dayîkan xwedî dikin û temenê xwe li ser dengê ahîn û lorîkan diqedînin li wir li welatekî wendayî li cih û warekî ji xwe re digerin da ku tişta ji memayî bi saxlemî têde veşêrin li wir li ser gora şervanekî gojmirinê bi isrartir bû gulek û çûkek li benda siberojê nexşeyeke xweşik saz dikirin li vî bajarî kes nikare kenê zarokan vegerîne zarokên ku xewnên xwe kirine mertal di parastina hebûneke derewîn de kes nikare nervîna me jî biguherîne tenê li vî bajarî şer bûye carenûs kuştin bûye bûyer êş bûye dibistan û ji destdayîn bûye serwer li vî bajarî kes nikare cîgera diya min vegerîne serêkaniyê em hêjayî bajarekî bûn ku mîna zarokan di dawa wê de bigirîn bajarekî ku têra xewn û mereqên me bike bajarekî bi me re bi qehfikan diskakan de bilîze bajarekî ku destê me bigire cara yekê gava em li ser cokan re xwe biqevêzin bajarekî me xweşik bibîne û me xweşik bike em hêjayî bajarekî bûn
و هەر ڕۆژ ببووکانیە خوا تێدا شا ببن ئەم هێژایی دەبوون سەرێکانیە داگرکری. کێتە ئانی وێ بوهارێ وێ بوهارێ دلێ من هینا تڕ بوو گاوا تەبعەورێن خوا ببێ پاکی لەبەر مندا تڕ بوو مینە هەڤیرێن و تۆپ هین بە ئاگرێ تەنوورێن نەسنجری بوو چاخێ تە دەستی خوا وا لە بسەر من دەدهەژاند وی دلی خۆفێری شەوات ئادەم ساڵان دکرد خۆفێری ژبیرکردن و سترانên پاییزۆکان دکرد وێ چاخێ لەسەر مەقامی دلێدا کێ وەکە من دکاری بوو ئاڤژەنیە بکە چی ژنێ دکاری بوو بگهێژە قامە ئەڤینەتا ژ من پێڤە تێبیرە من چاخێ جوانیە بوو گاوە خوێدانە سینگەتە لەبەر هەتافێ دبرقی و دلێ من دبرە خرابیên ژینەکە بێپار ji خۆشیên عەرد و ئەزیمانان هینا ئەز ئەو ژن بووم بە قورتێک ئاڤ دخەنقی و لخوا نەدانی دەر بجیگر بسەرتەدا بێهەدان دەهات و دین بوونە خوا دیاری مێرانیە دەدکرد وێ بوهارێ دلێ من هینا تڕ بوو وەکو شڤە هەنارێ دەدەستپێکە ساڵە خۆدا دشکەستم بگوتنەکە ئەڤینی و دچرسیم بێ هەڤدیتنەکێ نزانم کێژ دەرەگۆتو بوو کو دەریێ دلێ من vekiriya kê berê te dabû min ku bikevim nefretên te ma min ji te re negotibû hew mêran vedixwînim eywana padîşahiya xwe û gotinan dişewitînim ji bo tu hezkiriyan min tiştên di boxçikê xwe de hemî diyarî evîndarên şepriza weke xwe kir serê çend salan evîndarekî bi tîrên xwe dikujim û destê xwe bi destpêka evîneke nû dişom wekû tiştek çê nebûyî kirasê xwe ji nû ve gulgulî dikim ez serxura mêran bûm ma ji te re negotibûn kê ez anîm bîra te serê vê buharê ku birînên min ên pêşî dîse bibarin li vir li vî welatî mirov serê xwe nikare bixwerîna û sirûdên kêfxweşiyê bilorîna ne dewsalîngan maya ne jî cihê mêran ez keça vî welatî bûm ji kaniyê wê têr min ava jintiyê ve xwartibû û hemî şînên wê li ser pişta xwe civand bû kê te bi buharê xapandiya çi hatiye serê te ji nû ve birîna min vê virî ji neyaran ra bihêlî dilê min hîna tir bû gava şoreş li vî welatî dest pê kir mîna zarokeke sê salî bi hedî birê ve diçû û ez jî jineke gerim bûm li ber şewqa azadiyê xwe nedgirt ne jî li ber hişkibûna dengê te yê mêranî jê dibarî dem nedema evînê bû swaro bihargehaya kabokan û hîna li ber xwe didim û dewsa tiliyên te yên kesk ji ser her du bihiştên xwe hilînim roj başa te ji ferhengoka xwe nedema lêborînê swaro hîn xwefêrî jêbirina kenê te li ser rûyê xwe dikim û hilma te li ser laşê xwe kê aqilê te bi du gotinan xirandiya û dîsa te aniye vê buharê wê çaxê dema em du tifîlik bûn di bin ezîmanê vî welatî de min têra xwe ji te hez kir ji te xeyidîm û qidoşiyên xwe li te kir anha dêya min xêrê ji min nabîne ne jî ev welatê wekû min şikestî dilê xwe ji min negire heger bibêjim ji milan ketime wekû çawa
ژە ئەڤینێ لاشێ منیە تونجی وەکە جارێ تەپەستنێوی ددا تێرا شەڤینێن سپی نەمایە مالکەتی مەسووارۆ ji dêrê û mizgiftê herdûyan mama. Zor spas. زۆر سپاس بۆ دیالاخان لە ڕۆژئاوای کوردستانەوە. ئێستاش ئەچینە لای ڕۆژهەڵات زۆر بەڕێز مامۆستا ساماڵ ئەحمەدی با بفەرمێ بەس بە کورتی تەنها یەک شعرمان پێشکەش بکەی سوپاس دەکەین. گەلی خاوەن پلە و پایە بەخێر بێن بە منی گوت یەک شعر بخوێنمەوە یەک شعر دەخوێنمەوە لەسەر لێواری ڕووخەکی کات بەسەر تەرمی ترێدا ڕادەکشێ شەو تا هەڵدێ لە ڕۆژهەڵاتی پیاڵەوە بزەیەکی ئاڵ لە نێوان ڕووسور و سوور هەڵگەڕاودا لاترە دەباتە بندیوارێک لە پشتیەوە دیار نەبێت باران ڕوونی خۆی بۆ هەستەکانی پەنجەرە دەردەبڕێت کە بە خوداتی نوتمە ئەی ئەم دیوە و دیوی من تێداون بووی شوشەی ئەو شەوەم وە بیر بێنەوە لەسەر دوو هێڵی هاوتەری بم شاد دەڕوانیە باڵەکانی حەسرەت تا لەم بەرڕەهێڵەی وشانە بشێم شوکرانە بژێری هەڵفڕین لە بەستێنی سپی گوماندا پرچی زەردی بە بەردبووی خۆر خاوکەمەوە لەسەر لێواری ڕووخەکی کات لایەک هەڵدێر ئەو لای دی درەنگ قاشولەم کردبوونە کەرەستەی یاری کەس ئاگای لێ نەبوو دەگریان واش دەبوو پێدەکەنین لە بن بنچکە شیلانەکەی هێلانەی کۆترەباریکەی لەسەر بوو پێم خۆش بوو بێچووەکانی قاشولە بن وەک پێم خۆشە لاترە بەرمە بەر سۆمای ڕووناکی سەرخۆشی ئەی هەزارەی خۆم لە ڕۆژاوای پیاڵەوە لێ هەڵاتوو باوێنەیەکت بۆ بگرم لە تەنیشت ڕەش و سپی بە کراسێکی خۆرداوێنەوە لەسەر ئاسۆیەکی بێکات بەدەم شەپۆلانی لە شادیەکەوە نیوەی پارێز نیوەکەی دیکەی گوڵاڵە و بیرت دێ بۆ گرتنی وێنەکە بە تیرێشترین وشەم لە کاکی بە کاکی زمان خواستەوە تا لە زاری شێخ شەهابی سۆرەوەردیەوە بێژم ڕەنگە ببێ ڕەنگە نەبێ پێش ئەوەی شام ڕدێنی داهێڵێتەوە ناو ئاوازی خۆرداوێنی کراسەکەتەوە ڕەنگە هەبێ ڕەنگە نەبێ کە دوای ئەم شەوی ترێمژە هێشتا ڕووناکترین هێشووی خولیا بەڕەزی مژۆڵمانەوە لاترە دەباتە بندیوارێک لە پشتیەوە دیار نەبێت باران ڕوونی خۆی بۆ هەستەکانی پەنجەرە دەردەبڕێت کە بە خودا تینوتمە ئەی ئەم دیوە و دیوی من تێداون بووی شوشەی هەربژ زۆر سپاس بۆ بەڕێز ساماڵ ئەحمەدی. ئازیزان شاعرانی خۆشەویست پێمان خۆشە ینی زۆرترین شعر لێرەدا بخوێنرێتەوە بەڵام لەبەرەوەی کات هاوکار بێت و فریاب بکەوین هەموو بڕگەکانی دیکەی دیدارەکەمان لە کات و ساتی خۆیدا بەڕێوە ببین داواتان لێکەین کە زۆر بە کورتی و لە کاتی خۆتاندا پارچە شعرەکانتان بخوێننەوە. ئێستاش دەچینە لای خات و کۆسرەت ئەحمەد بێکەس با بفەرمێت. ئێوارەی شعر و نیشتیمانتان باش. دیارە من شەر یەک شعر دەخوێنمەوە شعرەکەش پێم خۆش بوو هەر بە بۆنەی ئەو بارودۆخەی ئێستا کورد تێدا کەوتووە لە ڕۆژ ئاوا و ڕۆژهەڵات هەر شتێکم نووسیوە هیوادارم بە دڵتان بێ. بۆنی سوتاوی نان و نیشتیمان کاتێک بەیانیان لە خەو هەڵدەستم چاوەکانم لە خەونەکانی دوێنێ شەودا گیریان خواردووە دڵم هێشتا ئەو ترپانە دەژمێرێت کە ترسی لە دەستدان و هەواڵە تۆقێنەرەکان دۆرپێچی ماڵەکەمانی داوە لەژێر باڵشمەی دەرگای ژووری نووسنەکەم بۆنی سوتان دەکەم لێدانی دڵم دەگاتە لووتکە چێژێکی بێوێنە دەمارەکانم دەسمێ و
بۆنی سوتاوی نان بۆنی سوتاوی نان بۆنی هێل و دارچینی چا بۆنی هێل و دارچینی چا دەمار دەمار تێکەڵ بەنۆتەکانی دەنجی کاویار دەبێ و فرمێسکەکانم لە دەروی گەرومدا دەبێتە ئەوینێکی کۆن و لە دەرگای حەوشەکەمان هەڵدەواسرێ پەنجەکانم لەسەر پاسپۆردی مۆبایلەکەم بە نیگەرانیەوە ژمارەکانی لێ تێک دەچێ هێشتا خەونی ئاشتی بەری نەداوە وێنەی پێی ئاسنینەکەی کچەکەی ڕۆژئاوا بە قورسی دەچەقێتە بیناییم دەست لەسەر چەک چاو لەسەر ئامانج گرمەی تۆپ پەردەی گوێم دەکاتە تەپڵی جەنگ ئارەقەیەک تای شەرمەزاریم پێدەگرێت من هێشتا لە نێو ماڵێکی گەرم و بۆنی سوتاو بێسەر دەسوڕێمەوە بۆ ئەو دایکەی پەنجەی دەچەقێتە چاوی مرۆڤایەتی و چێرایی بە بینایی هیچ کەسدا نایە هاواری مەرگ و ژیان لە نێو دوو لێوانی دەبارێت تەسلیم بوون نەکارێمەیە بەرخودان کارێمەیە دەمباتەوە خەرەندی ئەوینی نیشتیمان کەنارێکی ئەفسوناوی و مەرگێکی بێ کۆتایی لە چاوەڕوانماندایە نیشتیمانم لە هەر هەناسەیەکی دوو کەڵی سوتان هەڵدەستێ نیشتیمانم لە هەر هەناسەیەکی دووکەڵی سوتان هەڵدەستێ سوتانی داگیرکاری سوتانی ژێردەستی و تەقینەوەی بۆمبی ئازادی سوتانی پێکەنین سوتانی زمانی خۆشەویستی و بەرزبوونەوەی دووکەڵی بەرخودان سوتانی برسێتی و لافاوی نادادی ڕەش هەڵگەڕانی ئاسمانی ئارامی سوتان نیشتمان و ماڵی من دوو تابلۆن بۆنی سوتان داگیری کردوون یەکەکیان سوتانی بۆنی نان و پەخشی هەناسەی ئارامی ئەوی تریان بۆنی سوتانی دڵی خاک و هەڵکڕوزانی مرۆڤایەتی کەوتنە خوارەوەی مرۆڤایەتی سپاس زۆر سپاس بۆ خات و کۆسرت ئەحمەد بێکەس ئێستاش ئەچینە شاری هەڵەبجەی خۆشەویست و داوا لە مامۆستا بیلال کەیوانیەکەین فەرمێت بۆ پێشکەشکردنی شێعرەکانی ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێ بێگومان بۆ من جێی شانازیە هەڵەبجەی بم بەڵام من لە سلێمانیەوە هاتووم و بەرزنجەیم فەڕوخی یەزدی کسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ دەردەفتەرێ زەمانە شکەت ناومەش ئەس قەلەم هەر میلەتی کە مەردومی صاحب قەلەم نەداشت لە ناو دەفتەری زەمانە و ڕۆژگارە ناوی ئەسڕێتەوە ئەو میلەتەی کە خاوەن قەڵەمی نەبێ سوپاس بۆ خوای ئێمە ئەوەندە خاوەن قەڵەمی جوانمان هەیە و ئەوەندە قەڵەم بەدەستی جوانمان هەیە کە هەتا قامی قیامەت دوژمنانمان دڵنیا بن لەوەی کە کورد هەمیشەییە و هیچ کات دوایی نایە بەڕێزان ئەوەی منەمەوێت لە خزمەتانە باسی کەم و بیخوێنمەوە لە خزمەتانە هەرچەند من لە ناو بەرنامەکانە بووم و ئێستا بەڕێزان عەرزیان کردم کە لە خزمەتانە ئەم چەند شعرێک بخوێنمەوە طبعا شێخی سعدی غەزەلێکی هەیە ئەی ببالا چون سنەوبەر وەی بەڕوخ چون میم و هێ زولف داری هەمچو عەمبەر لەب چو شین و کاف و ڕێ طبعا زۆر جوانە ئەم غەزەلەکە شێخی سعدی فەرموویەتی مەحوی خۆشمان بە هەمان وەزن و قافیە بە هەمان ڕیتم بە هەمان قافیە و پێش قافیە غەزەلێکی هۆندیوەتەوە کە بەڕاستی ئەتوانم بڵێم تا ڕادەیەک لەوەی شێخی سعدی زۆر جوانتر و پڕبەهاتر و ورترە بە حوکمی ئەوەی
کاتێک شێخی سعدی بە حرف کۆتایی بە میسرعی یەکەم ئەهێنێ هەر بە هەمان شێوە میسرعەکانی دیکە بەو شێوەیە ئەڕوا بەڵام مەحوی خۆمان کاتێک کە بە میسرعێک کۆتایی پێ ئەهێنێ بە وشە لە میسرعی دووهەمە هەمان ئەو وشانە ئەکاتەوە یعنی هەمان ئەو حرفانە ئەکاتەوە بە وشە و مانای وشەکەمانەیاتێ ئەوەی شێخی سعدی سەرەتا بەم شێوە دەست پێیەکا کاڵێ ئەی ببالا چون سنەوبەر وەی بەڕوخ چون میم و هێ زولف داری هەمچوو عەمبەر لە بچ و شین و کاف و ڕێ مەحویە فەرمێ خەتی دەوری لێوی ئاڵت ئەی مەسیحا لام و بێ هەر لە جامەی سەبزە چێ بۆ غەین و نون و چێ و هێ دێڕی دووهەم ئەم حرفانە ئەلکێنێ بەیەکەوە و ئەڵێ غونچە بازاڕی نەزاکەت داری و تەنگیشکان هەر کە ظاهر بوو لە دەوری باغی حوسنت لام و بێ لەب شەکەر تاکەی لە حەسرەت داغی مشکینت دڵم داغدار و خەستە بێ وەک لام و ئەلف و لام و هێ لا لە ڕوخسارم لە سایەی ئەشکی خوێنین ڕەنگەوە لا لە ڕوخسارم لە سایەی ئەشکی خوێنین ڕەنگەوە چونکە ڕووسورم لە قاپی عین و شین و قاف و تێ یعنی عشقت بۆیەڵێ عشق دەیجانە منی ڕسوای عالم کردووە چاکە ئینسافت ببێ بۆ ئەلف و سین و تێ و هێ ئێستا بۆ لاف و گەزاف هەر کەس ئەبینی عاشقە ئێستا بۆ لاف و گەزاف هەر کەس ئەبینی عاشقە نەک هەموو کەس جان فیدا وەک میم و حێ و واو و یێ یعنی مەحوی بۆیەڵێ مەحوی ئێستا زۆر نەخۆشە قەت شیفای نایە بە هیچ گەر شیفای بێتن بە بۆیی زڵف و ئەو ئەگری جەدێ بەڕێزان شعرێکی دیکە هەر لەبەرەوەی کە ئەم ئێوارە کۆڕەمان فرێڕەنگیەکی زۆر زۆر جوانی تایە بەڕاستی پێم خۆشە ئیبداعێکی تری مەلای جزیری لە خزمەتانە بخوێنمەوە کە پێنج خشتەکیەکە لەسەر شعرێکی بەناوبانگی حافظ کە ئەڵێ ئەلا یا ئەیها الساقی ئەدر کەئسا ئوناولها کە عشق ئاسان نەمود ئەڤەل ولی افتادی مشکلها ببوی نافەی کاخر سەبازەن تۆڕە بکشاید ز تاب جعدی مشکینش چخون افتاده در دلها مەلای جزیری خۆشمانە فەرمێ نەوایە موتریب و چەنگێ فەغان ئاوێتە خەرچەنگێ وەرە ساقی حتا کەنگێ نشوین دل ji vê jengê حياتا دلميا باقي بنوشين داب مشتاقي ألا يا أيها الساقي أدر كأسا أناولها كاتب ديمي جدول كت شكست خد مسلسل كت جيك حرفان مفصل كت كيف مشكلة حل كت دزاني رود عود أول شدا فيتن سرود أول كإشق آسان نمود أول ولي أفتاد مشكلها جمهراوي شفق سعدي شيرين لعلي شكر وعدي دنالم شبهتي رعدي عجيب لي جي في جعدي كدل را تاب هرچينش بكفري مي برد دينش زتاب جعد مشكينش چخون افتاد در دلها گوري ملاي جزيري لويا ديري پیش اخيري فارسيكي يخويتي كدلي كدل را تاب هرچينش بكفري مي برش دينش زتاب جعد مشكينش چخون افتاد در دلها بقرآن بآياته اگر پیر خراباته ببیجد سجده بن لاته مرید وید بن قاته مرید از بی بصر نبوت زفرمانش بدر نبوت کی سالک بی خبر نبوت زراه رسم منزلها جحافظ
قطب شیرازێ مەلافەم ئەر بکەت ڕازێ بە ئاوازێ نەی و سازێ ببێ بەرچەرخێ پەروازێ تزد من حبها الصفوة به أهل الهوى نشوى متى ما تلقى من تهوى دع الدنيا وأهملها. سپاسانەکەم. زۆر سپاس بۆ بەڕێز بیلال کەیوانی. بەڕێزان ئێستاش دەچینە کەرکووکی دڵی کوردستان. خاتوو ئاوێزان نووریمان لەگەڵە بە پارچە شێعرێک ئەمڕۆ لەگەڵمان بەشدارە. خاتوو ئاوێزان بفەرموو. سڵاوتان لەبێ و دیداری شێعرتان باش. تەنها دوو تێبینی. یەک شێعرەکەی من تازە نییە وەکو ئاهورا باسی کردوتی تازەترین شێعری خۆیان نەخوێندنەوە هەر بۆی جەنابتان ئاگادارکەمەوە. دوو ئەو دەقەی من ئەمڕۆی خوێنمەوە پێشووتر جارێک خوێندومەتەوە بەڵام بۆ ئەم دیدارە ئەدەبی و ئەم دیدارە شاعیرانە پێم خۆشە دووبارە بیدەمە گوێتانە. ئیلاهی بمبەخشە نازانم بە گێڕانەوەی چی حکایەتێک مناڵە لا سارەکانی ناخم بێدەنگ بکەم و لە چوار دەوری قەدەرە نابەڵە دەکەم ئەللور بەللور تەکامیان پێ بکەم. بمبەخشە کە نازانم جگە لە نووسینەوەی حەقیقەتێکی تاڵ دەفتەری ڕۆژانم بە خەیاڵێکی جوان پڕ بکەمەوە. بمبەخشە ناتوانم پەنجەرەکەم بخەمە سەر پشت و بۆنی تەنیایی لە ژوورەکەم دەربهێنم و پڕی بکەم لە بۆنی هاتنی یار. ئیلاهی بمبەخشە دەستم ناگا وشەی هیچ و نازانم لە زاکرەی خاڵی بسڕمەوە. بمبەخشە توانام نەما تا بزانم ئاسوودەیی لە چی قوشبنێکی ئەم جیهانەدا خۆیم لێ دەشارێتەوە. بمبەخشە کە تێناگەم لە خەونی چی تەنوربانی وڵاتێکی غەریبیدا کۆشم پڕ دەبێت لە خۆڵەمێشی فەنابوون. بمبەخشە ئیدی چۆلەکەی بەختم ناتوانێت لەسەر لقی هیچ مەرازێک هەڵبنیشێت. قامکی شعرم ئیدی ناتوانێ مۆسیقای بەدبەختیەکانم بۆ بژەنێت. ڕوحێکم پڕ لە شەرم و تەریق بوونەوە، ژیانێکم پڕ لە غەدر، بوخچەیەکم پڕ لە تاوانی قەتکراو، خاکێکم پڕ لە ئێسک و پرووسک، شەهیدێکم پڕ لە دەقیقە وەستان، مێژویەکم پڕ لە سڕینەوە، ئازادیەکەم کاز بە زڕەی زنجیر، داستانێکم خاڵی لە وشەی ڕژاو. ئیلاهی کۆلارەی دەستی قەدەرێکی شەهوەت بازم بە پەتی خیانەت هەڵدراو، لە تابلۆیەکە چۆم خاڵی لە ڕنگ و خەونێک خاڵی لە تەفسیر و منێک خاڵی لە خۆم. نەدڵی چۆلەکەیەکم پێ ئاش دەکرێتەوە و نەنووزە نووزی بام پێژیر دەبێتەوە. نەفرمێسکی چاوی هەورەکانم بۆ ئەسڕێتەوە و نەتیشکی خۆرم پێ هەڵدەگیرێت تا لە شەوە تاریکەکان بیکەمە چرا. ئەمەیە ژیانی من لە نووسەرێکی بێ ئەزموونە چەم، کاتێ زاکیرم پڕ دەبێت لە وشەی ڕەنگاوڕەنگ و ژوورەکەم پڕ دەبێت لە تەمی نووسین منیش نازانم بنووسم. قەڵەمەکەم لەسەر خۆشێکە چێت، هەر شەوی لەسەر شەقامی کاغەزێکی پەرپوود دامەستی خاڵی دەکا و پێیەکی حرفەکان هەڵەدا کەچی نووسینێک نەیتوانی مەلەفی و ڕینەکانی ناخم ئاشکرا بکات. ئیلاهی سەدەیەکە ڕێدەکەم و هەنگاوەکان جورئەت ناکەن ڕۆیشتنەکانم بخوێننەوە. کەناریەکەم بە نەغمەی گریان گۆرانیە چڕم، کەس گوێم لێ ناگرێ و کەس لە دیرەتیم حاڵی نابێ قەفەسەکەم نەبێت. ئاگرێکم کڵپەم دێت و دووکەڵ لە سوتانەکانم حاڵی نابێ. ئەمەیە نەهامەتی من لە تابلۆیەکی ساختاچم، نە بە پێنووسی ڕەساز دروست کراوم و نە بە بۆیەی ئاوی نەخشێنراوم، بۆیە هیچ دیوارێکی زەمن نامگرێتە خۆ. ئیلاهی داوام لە چۆلەکەیە کرد لەگەڵ هاوڕەکانیدا لە نێو حەوشەکەم چینە بکەن. چۆلەکە بەجری وەجری و ڕۆیشت و بە تاکێک باڵێ هاتەوە، پێی ڕاگەیاندم دالاستیکەکان نەیانهێشت، دالاستیکەکان فرینیان لێ حەرام کردین،
دا لاستیکەکان ناهێڵن ئازاد بفڕین بۆیە دەبینە شەمشەمە کوێرە و دا لاستیکەکان بە چۆلەکە دەوێرن لە بن هەنگڵی ڕۆژدا ئیدی ژیان و فڕین دەست ناکەوێ ئیدی فڕین ئیدی بیر لە فڕین ناکەینەوە بە ڕۆژ نەبادا دا لاستیکەکان بمان بیرن دەڕۆین و سکاڵەکانیشمان بەرەو عەدەم دەبینەوە گەڕامەوە نێو ژوورە سارد و سڕەکەم و تەنیاییم گردەوە ئامێس تەنیاییەک ئەیامێکە تەمەنم بە هەدەر دەدات و هێدیەم کوژێنێتەوە ئەمەیە ئازادیەکەی من لە کەلاوەیە کە ژیم پێشتر ماڵی ڕەشەبا بووە جێدەستی بە هەموو ژوورەکانەوە دیارە لەسەر هەموو دیوارەکان یادگاری خۆی نووسیوە لە بنمیچی هۆڵەکە و لەسەر دەرگای حەوشەکە نووسیوێتی کەس ناتوانێت لە ماڵی ڕەشەبادا ئاسوودە بژێت کەس ناتوانێت لە شەوانی ڕەشەبادا بەرگی شنەبا بپۆشێت کەس ناتوانێت لە ڕۆژانی ڕەشەبادا لە پەنجەرە پێشوازی لە تیشکی خۆر بکات کەس ناتوانێت لە وەرزی ڕەشەبادا بەرگی شنەبا بپۆشێت ئەوەی دێتە ماڵەکەی من دەبێت لە سەرابدا بژێت دەبێت خەون بە سەحراوە ببینێت بەلم دەست نوێش هەڵگرێ و لەسەر بەرماڵێکی تۆز لێ نوشت و نوێژ بۆ گەردەلوولێک بکات تا هەڵی پێچێت بەشێکی تێپەڕێنم بۆی بێزارتان نەکەم بەر لە خەوتن دەبێت دەرگاکەم بخەمە سەرپەشت بۆ پێشوازی کردن لە ڕەشەبا نەبادا یاخی بێت و دەرگای خەیاڵم لەبەر دەربێنێ دەبێت تۆزی سەر کتێبەکان بتەکێنم و لاپەڕە ڕەشبۆکانی ئەو ڕۆژانە بسڕمەوە کە باسی ڕەشەبام تیانە کردوون ڕەشەبا بە ئاماژەی شەڕ هاتووە لێرە دەبێت دەمنادەمێک سێرێکی ناز و لاولاوی نێو باخچە چکۆلانەکەم بکەم نەبادا ڕەشەبا بیان کوژێ و منیش بێ ئاگا بم لە مەراسیمی ناشتنیان دەبێ ئاگام لە وەرینی گەڵاکانیش بێ نەبادا ڕەشەبا بەرەو عەدەم ڕایان پێچێت ماڵەکەم لە نووسراوێکی خاکیەچێت کەس بۆی ناخوێندرێتەوە ڕەشەبا نەبێت ئیلاهی بمبەخشە کە نوقمی خەتام وا دەزانم بەراعەتم لێت چێ بمبەخشە کە مەستی گوناهم وا دەزانم حاڵم بە چاکەوە گرتووە بمبەخشە کە نووسینەوەی حەقیقە دوای کرد گۆزەی سەرشانی ژیانم پڕ بکەم لە درۆ بمبەخشە نازانم چۆن بمبەخشم کە خۆشم بەخشینم لێ دەڕژێ بمبەخشە شێتم مەکە تا لە نهێنی شێتیەگەم بلوانکەی زەنگیانەی هزرم مەپسڕێنە نەبادا بەسەر گێلێتیم خلۆر ببنەوە لە نەفامیم زویر مەبەگەر نەفامم ئەمەیە نزاکانی من ئیلاهی گەیشتمە لووتکەی یاخی بوون جا حاڵی بووم کە بێزاری لە منەچێت بێزاریەک لە سەحەردا بەر لە خۆر بەیانی باشم لێ دەکا و ئێوارانیش هێدی ئەغزێتە نێو پێخەومەوە سپاس بۆ گوێگرتنتان زۆر سپاس بۆ خاتوو ئاوێزان ئێستاش ئەچینە لای پەخشانە شعر و پەیوی شعری لەبارەی شوناسی نیشتیمانیەوە لەلایەن مامۆستا هەڵۆ شێرکۆ بێکەس با فەرمێت لە کەناری شەوێکی سپیەوە کەوتمە ڕێ و هەنگاوم ئەم چیانەی داچڵەکان هەوا ڕەنگین و خەیاڵم کەژێکی دەم بە هاواری ئاسۆگەی بینین بوو لە ڕۆخی شەوێکی ئەنفالیەوە پەڕیمەوە ئەو بەری گەرمیانی وڵاتی تەلیسم و ئەفسوونی فرین و خەوبینین بۆ باڵندەی دڵی ژنە ڕەشپۆشەکانی ئێرە لەنگەرێ بووم لە ناو تەمێکی گوماناوی هەڵپڕووزاوە چاوم چاوی تەوارێکی تەڕی بەڕێژنەی پرسیار و گژەبای دوودڵی و فرینم دوو بازی باڵداگیر ساو بوون من هەمیشە لاوانەوەی گێژەنێکی خوێنگەرم و ئاهوناڵەی شەتاوێکی لاساری بناری کۆڕەک و سەفین بووم من هەمیشە لە تەو قەسەری عەشقێکی چاونەترسی ئەنفالەوە ئەڕژێمە ناو فرمێسکەکانی گەرمیانەوە سامێکم لە شێوەی گەرداوێکی شێتوێتدا تین و تاوێکم لە شێوەی شمشێرێکی دەست بە خوێناوی ئەنفالدا من لە ئەشکەنجەدا هاژەم کرد و لە مەحاڵدا باڵم گرت من هەر لە بەردی هەتاوی گەرمیان و
لە شاخی خۆڵەمێشی خۆم ورە و هەستانەوەم دروست کرد و لە دارستانی زمانە چەند جار سوتاوەکەی خۆمدا هەڵم کرد. من بەفرێکی ڕەش هەڵگەڕاوی یاخی بووم و لە سوورەتەکانی ئەنفالی بیابان جیابوومەوە، سرم نەدایە دەست شمشێرەکانی عروبەی سەحرا. هاوارێکی دەم و لێو خوێناوی بووم. من هەمیشە وەک ئەم کێوانە ئەسپی ڕۆژگارە چەموشەکان ڕامەکەم و لە چەنمی بڵێسەی زینم بۆ ئەسپە کرد و ئینجا سواری ئەبووم. من لێرە خۆر ئاوا بوون ئاژوم، بەڵاجڵە و ئەەکەم و دەستم بەیاڵی دوا ڕۆژە ئەهێنم و پەیامی ڕەهێڵە سەوزەکان و مژدەی گوناهە زیندانیەکانی ناو هەورێکی تاریکیم. من فەرهادێکم، ئەم ڕەنجە هەر لەبەر شیرینی ڕەنجدەرانە کێشم. من تەنها بۆ چاوی کوردستان دێوانم، عاشقم، دەروێشم. شوناسی نیشتیمان پرشنگەکانی ئازادی لە پەیامی سێگۆشەدا بەرەو دنیای جوانی ئەپڕنەوە و منیش ڕووناک ئەبمەوە. ئەمە قسەی خاک و خۆڵە، وەختێ ئیتر ڕائەپەڕێ و پێی بە چەکمەی شەوەزەنگ و غەوارەکان قبوڵ ناکە. ئەمە قسەی دار بەڕووە، قسەی دەشتە، قسەی خوێنە و قسەی عەشقە و قسەی کۆترەباریکەیە و قسەی تاوێرەکانی کێوانە و قسەی جادەکانی شارە و قسەی باڵای یاخیبوونی ساڵانێکە بەسەر ئاسمان کون ئەکەن لە ناو بریندا. قسەی حەقە و نیشتیمان لەگەڵ یا هاوارەکە. ئەمە قسەی قوربانیە، وەختێ وشە ئەبنە یاقوت دەنگی ژنە لەو دەمەدا هاوارەکەن. ئەمە پەیوی ئازادی و شوناسی نیشتیمانە، وەختی ئەبێ بە درەختی سەوزی ڕۆژەکانم و سێو و دڵی ڕۆحمەگرن. پەیوی ڕووناکیە، وەختێ شەهید دەبێ هەور دێت و هەور ئەڕوا، وەرز ئەمرێ و وەرز ئەزێ و من ئێستاکە بووم بە ڕیزەچرای دەریاچەی وان. سەرانسەری چەوسانەوەم داگیرساوە، سەرانسەری نەخشە و باڵام بۆ بە قەڵبەزەی سوور و سەرانسەری نائومێدیم پڕ لە هەتاوە. زەمان کاشفڕێ ئەدات و زەمان باڵی تازەی لێ ئەڕوێ و زەمان چڕ ئەبێتەوە و زەمان زەنگم بۆ لێ ئەدا. چاوی سلێمانی بۆ بە چرای گەڕۆک و قەڵای هەولێر بۆ بە قەڵای تەمەنی حەیرانی من. لە سنەدا ئەردەلان هەڵۆیەکە و چاوی تیژی بڕیوەتە ئایندەی دوور. بۆ شوناسی ئەم نیشتیمانە شەرەفخان مێژووی هاوار و بن و بنەچەم ئازارم تۆمارەکە و کڵۆڵی مەجێڕێتەوە. بەردەوامە وەرینی وەرزەکانی من، بەردەوامە خەزانی ڕۆژەکانی من. هەندێک جار ئەبم بە بڵێسە یاخی و هەر جۆگەی خۆمەم خنچێنێ. بەردەوامە مەرجی من بەردەوامە و هەستانەوەم خۆمیشێکم و هەموو ڕۆژێ چوار جارە کوژرێم. بەردەوامە سەربڕینم، بەردەوامە ژیانەوەم. باکوور بۆ بە پشکۆی ناوخەونی سوڵتان، باشوور لە شەعردا ئەدرەوشێتەوە و نالی بۆ بە منارەی ئەم زمانە و مەولانە نامۆی ماڵی باو باپیری خۆیەتی و هەندێک جار دار بەڕوو خۆی هەڵەکەنێ و سەری هەڵەگرێ بۆ هەندەران. ڕۆژان ئەمرن و ڕۆژان ئەزێن، لە ڕۆژهەڵاتا لە ناو ژوورێکی بچووکدا هێمن ئەبێ بە ئاسمان و شەعرەکانی بە مانگەشە و هەژار ئەبێ بە شوناسی نیشتیمان و زمان و وشەکانی بە پولەکە و ئێستا کەش بە درخانیەکان لە ناو سەرما بوون بە شەقامی کازیوە و وشەی گوڵدان. بۆ یەکەم جار یەکەم پلیکەی ڕۆژنامەدا ئەنێن و بۆ یەکەم جار زریکەکانم چاپەکەن. بۆ یەکەم جار لە باڵەخانەیەک لە وشە تەلارێک لە شعر و مێژوویەک لە فوارە و لە بۆن و ڕەنگم بەرزەکەنەوە بۆ ئاسمان. لە دوامەوە سەدەکان ئەچنە تەمەوە، لە پێشەوە جیهان ئەبێ بە پێشکەکانی ئەتۆم و سەدەی 21 دێتە دەرێ. تەرمی ئیمپراتۆری بەرد و شمشێر هەڵەدەنە ناو زەریاوە. ئیمپراتۆریای زەریایی چڵێس نیوەی ڕۆژهەڵات و من و نەوت و خوێن و شاخ و سەحرا هەڵەلووشێ. شوناسی نیشتیمانم ئەبێ بە شاپڵیتەی گردار، باڵای تفەنگ ئەبێ بە ئەسپی ڕەش و یاڵی بژ لە جەستەی بەردە قارەمان بەیانیەکدا ئەتاشم.
ساڵ ئەچێتە ناو ساڵەوە و خوێن ئەچێتە ناو خوێنەوە و دەرسیم سەری ئەداتە دەست بەفری بەر باهۆزی پیران ئیتر سەر ئەبێ بە مانگ و لەسەر چیای جوودی هەڵدێ دیسانەوە جارێکی تر بە مردندا هەڵەزنێم لە باکووردا ئەتاتورک و شەم ئەداتە بەرقەمە و خەونەکانم چۆرەکە لە ڕۆژهەڵاتا تاریکی شەپۆلی ورمێم ئەکوژێ و کەل لەسەری سرودێکم بەسەر پردێکی شنۆدا هەڵەواسێ حەسانەوە لە برین ماو و وچان لە هاوارمانیە سرم ئەستێرەی تێرێکی بەرزە فڕە و لەژێر قوبەی ڕامکردن و ناو قەفەسی سەرزەمینی کۆیلێدا دابین ناکرێ شوناسی من ئەوینێکی سپیە و من تەنیاییم هێزی تەنیایی خودایی تێدایە بۆیە نامرم بۆیە لە ناو ژیلەمەوە هەموو جارێ سووتوم و دیسانەوە ئەبێتەوە بە باڵندەی ئەفسانەیی و جارێکی تر لە ناو مردنە ژیانی نوێ ئەژێنەوە و باڵیش ئەگرم حەسانەوە لە برین ما و وچان لە هاوارمان نییە دیسانەوە ئێوارەیەک لە ڕۆژ ئاوای برین ما و لە زەردەپەڕی جەستەما و لە ناو بەفرا و سەر و ملم ئەبێ بەهێشووی عەشقی سوور و خوێنم لە ڕۆژ ئاواوە هەڵات شەهید دەنیز چیای ئەفرینی ئەبێ بە فریشتەی باڵبەرینی سەر ئاسمانی شێخ مەقسوود و لە حەڵەب شەهید زیاد حەڵەبی بە ئاسۆگەی فرینی خۆشەویستی گەڕەکی شێخ ئەشرەف بۆ شوناسی نیشتیمانم ئەمە سەدەی چڕبوونەوەی مەرگەساتە و کارەساتە و ئەمە سەدەی لە خازدانی عەشقی بێداڵدە و سەدەی لێوی ماچ خوێناوی من پانۆرامای ڕەنگاڵەیی هەموو چەشنە مردنێکی ساڵ بووم بەیانیەک شارێک لە ناو سنگی مندا خنکە بەیانیەک سەعات لە ناو کاتژمێرە دڵی وەستا بەیانیەک لە ناو کاتژمێرە دڵی وەستا دارستانەکان پاڵکەوتن ڕووبار لە جێی خۆی نووست و زەوی ترسا بەیانیەک لە ناو چاومە هەڵەبجەیان ناشت بەیانیەک من بە پۆستێکی هەوایەکی ژەهراویدا شوناس و نیشتیمانی مەرجی تازەم بۆ هەموو جیهان نارد ئەوە منم نە ئەژیم و نە ئەمرم ئەسووتێم و ناسووتێم ئەخنچێم و ناخنچێم ئەوە منم لە وەریندا ژیان ئەگرم من نیۆبوونەوەی سەعات و من سوێبوونەوەی ڕۆژگار و ناڵەی شەوژانی مانگ و قرچەقرچی دەقیقەم بەڵام ئەمڕۆ من پێ ئەکەنم من ئێستا لە حەڵەبدا بوومە هەڵمی سەر تابوتی وڵاتێک و بەڵام ئەمڕۆ لە چاوانی هەولێردا من بە بەژن و باڵای زیوینی درەوشاوەی بەربارانی ئازادیم هەور ئەمرێ و هەور ئەزێ و زەمان کاش فڕێ ئەدات و زەمان بەرەژان گرتوێتی و وا خەریکە سەدەیەکی تازە ببێ ساڵ ئەمرێ و ساڵ ئەزێ و بۆ سبەینێ لە هەزارەی سێمیندا ئەچمە سەر یەکەم پلیکەی وشەی تازە و لە ڕەنجی شوناسی نیشتیمان ڕائەمێنم لە ناو دەفری سبەینێدا خەیاڵ و ڕەنگ تێکەڵەکەم هەوڵ ئەدەم دەنگێ بێنمە گوێ نیشتیمانەوە نەبیستراو بێ هەوڵ ئەدەم ڕەنگێ بێنمە چاوی نیشتیمانەوە نەبینراو بێ ڕەنگێ ڕووناک ڕووناک وەک زریوەی گۆڕستانی چراکانی باوکم کە ئەڵێ من نیشتیمانێکم هەیە تەلیسمی گەردوونە لە قەڵاتزێدا ئەیکوژن و بەڵام لە ئامەدا زین و ئەبێتەوە لە هەڵەبجەدا سەری ئەبڕن و بەڵام لە کەرکووکدا ئەژێتەوە لە هەولێردا لە قەنارەی ئەدەن و لە ورمێدا بەرزە و پێڕاست دەبێتەوە من نیشتیمانێکم هەیە حەوت پەراسووی لە هەموو نیشتیمانەکانی دیکەی ئەم دنیایە زیاترە نە قەوارە و نە حاڵ و نە ماڵ و نە چەتر و نە شوورە و نە ئەندامە لە کۆمەڵی نەتەوەیە گرتووەکاندا و نە پولێکی هەیە لە سندوقی دراوی دەوڵەتاندا و نە ئەتۆم و نەزری پۆش و نە فڕۆکە و کەچی ماوە و کەچی ئەژی و کەچی هەیشە ئێواری باش چڕکێن بێزاڕیە تاین خەلکا گران و تایا تەنووش لە دلێن خەلکێ هشکە ساڵی و ڕووبارێت ژیێ من بووش هەموو بخەندقینێ ڤەمژیلەن ئەس
بەرامبەری دەکردنوش دەگلێن بەلگان بهیستینە گاوا لە عەردێ دلورینن دەدەستگریە دلێ گوڤانێ تاڕیێ و دەماوێ بڕووناهیێت بینن دەردێ پێخاسەکێ بوویە دەردێ تێ مەزن یان هێشتا پێنتە بەس لە دیڤ جوانیێت بەزن تایاتە قورچێک لە گەوریە قەدەرێدا و ئەس ئێ خستم دووڕاتی و بەدەرێدا ژینا من پرد و بەڵاوە ئەس دەکەڤم دەهەدەرێدا تای چەقێت مشکاندن بێتە ji sefereka bêdawî ditirsim rêvînkeka tijî guman û pirsim xweşî û wefa ye şeva min miştî xembîn biket bê ku rûja min tijî tamê rengîn temen hemî bihêt kuştin dê berdewam gel wazek pirviyan destêt min tijîkin dûratiya te gelek kend û kujîkin عشقا te di bextê şebeqê da min bêhişkin dil hebîniya me bêdengiyê li gel xwe birin hesarek dî ma neheyfe her êk ji me da bilind bibit mezarek dî çend hezretan kûç kirin berî bihên sotin çend umêd hatin serjêkirin berî bihên gotin nehêjaye bihna xemxotî tijî difna me bibit ji vê dûrhêlî tav zerkên jivanê me naên veşartin li bin perên sîmerxa delîve bûteye û li kubareka wekî min bigere û bi dirêjahiya sal û çerxa dê peydakî çend jimarekên hilgirên bihaneyan li ber keviyên befrê tilûr tilûr em jê barîn belê ez têk de agirim hemî baran neşên xwe li ber bizotê dilkê min bigirin şeva min vemirînin neşên hêza min bû armancê li bin bên bêumêdiyê heremînin tu nebî û kes nigarit hebûn bête êşane sal xencerin rûj bizotin xûlek dîrin belê hêşta min û dilê xwe neve kêşaye makî maye şaxêt min ji kevrê henê neynayne der kî nebûye şahid bû eşqa te û çend mayî me derbeder makî maye nebazdaye erşê xwedê û êka wekî min lêşîn biket bibit firya ders û dilê wê tijî jîn biket ez li dewsa serên xwe didim dila yêdî birîneke ji laşê min derketî ez ev şûxe naza berketî û tu binêre li wê derya henê çawa pêl pêlan dixwin wisa gehêt min jî geha dixwin ev e bûte geheka ji navçûyî kesê tam nekirî li ber bextê Miryemayê pîroziyeka dî xaç nedayî û tewaf pê nekirî vê ca min li ber hembêza xwe bigire û perasiyêt min qirqiçîne ser êk keserekê ji hinavan bikêşe û bêxembe mirin dimahîk tirse hizra min azirînet min li paşa rûjeka teng bibînet netirse hestî bûte elemin demar bûte qelemin ev gûrêt li hindavî deşta henê mayî nebêgêl bê nav û nîşan ez dizanim kîj bin gûre ageh ji petaya jiyaneka nû dixapînet kîj bin gûre ji bihna nêrgizan gun neh jê tafîl dibûn berî rûjdavêt pirca min nazelînet prizkên baranê xwe nabên ser sîmayê min tesewwur dikir rêka eşqê çi dergeh nehêlabîn li taq sed birîne li pişt xwe hêlan hînkê bizane dimahîk ciwanî dibû ji destêt min çûy
زۆر سپاس بۆ خات و هەلبین. ئێستاش ئەچینە لای کۆتا شاعیر لە شاری هەڵەبجەی خۆشەویستەوە مامۆستا ئاری بامۆچی با بفەرمێ. سڵاو ئەم کاتتان باش سەرپەت تاجیش کۆ دانەوێنم بۆ تەواوی شەیدان. بریا خوێنەوەی ئەم شیعرانە موزیکێکی لەگەڵا بێ، من ناچارم ئەگەر نەبێ لای خۆمەوە موزیکی لێم بۆی کە ئەو ئیحساسم بۆ دروست بێ. سەری لای عەرشی خواوەندە و قاچی لە سەرسەری زەوی، باڵا بەرزە لە مێژوودا و نەمبیستووە سەرکانەوی، خۆی هەتاوە بالەی بڕژێ ئەم خوێناوە، خۆی ئاسمانە بێبەریکەن لە هەور و هەڵای زەمانە، هەر خۆی شوناسی ئیمانە شکۆی ئەبەدی ژیانە. کورد شەرەفە کوێرە ئەوەی چوارشانەی ملیۆن تاریخی نابینێ، کورد ئاسۆیە گردونێ چاو برۆیە، کەڕە ئەوەی لە مەیدانی شەڕ و شۆڕە ئەیەوێ بەس زرمەی پێیپەتی حوشتری خۆی ببیستێ. مەدەنتانە لە هەیبەتی قەت ناتوانن بەری بکەن لەسەرە و ڕیز و نۆبەتی، مەدەن پەنجە تەنانت لە کەوشەکانی شەقی دیارە بە پاشەڵی هەزار پیاوی تاریکەوە بڕوانن لە نەوەکانی. کورد شانێکی هەزار شاخە، بۆ ئەوانی وا ئەزانن پارویەکی چەور و خاوە زۆر بەداخە، گەروی پڕ لە زەنا و ئاخە، ئاخ لە ڕەوەت و لە ماری ڕەش و چڵکن، لە مێشتی پوچ لە جەستی خوێنین و تووکن، بۆ نازانن هەتاو ڕۆژی چەند جار هەڵدێ، بۆ ئێوە و هەر یەک جار و بەس ئەگەر هەڵبێ، بەڵام بۆ کورد تا نەفخی سوور ڕۆژی سەد جار و بۆ شەویش ئاوا نابێ. کورد کافر بێ هەزاران مزگەوتیش کفرە، لە سینەیە هەموو ڕۆژێ حاڵ و وەجد ئەیان گرێ، با کافر بێ بەزاری تۆ خۆ خوا خوایە و گوێگر نییە بۆ قسەی تۆ. چەند چەرخە وەک چەرخ و فەلەک گەمەی سووریالیم پێ ئەکرێ، لەناو زرەی میلەتانە حەیامە برێ، بەڵام ئیتر ناهێڵم بمکەن بە بنێشت، بۆ ئاخا و سوڵتانیش وەک چێشت ناهێڵم نا. کوردم کورد خۆی زمانە کەلتورە دابە، ئەوەی نەیاری هەیبەتمە جێگەی ڕسوایی سەردابە. کورد مرۆڤە تۆزی سەرپێڵاوەکانی، تاجی سەری هەزار پیاوی تەنورە لە پێ ئەهێنێ، هەزار ئەمیر و سەرۆکی ماکسی لەبەر هەزار گەمژەی سوڵتان زەدەی ناو مۆدێرنێتەی بێخەبەر. دین بێ و بێدین بە ناوی ئەخلاقەوە بێ، یان مالۆسی چین و ماچین ڕیشی هەبێ و بۆین باخ لە مل سوێن بە سەری کەعبە بخوا، یان وەک شۆفێری کۆشکەکان سووریان سپیکەتە و کەرمل، ئەوەی دژی ئەم کوردە بێ بەشی عەزاب و دەردەبێ. لە مێژوومدا ئەوەی دەستی بۆ مەمکۆڵەی تەنیا یەک گردم بردبێ، ئەوەی یەک قەترە بارانمی لەژێر خۆمەوە دزی بێ، ئەوەی یەک کڵاوی بەڕووی خەولێ کەوتومی کوشت بێ، ئەوەی نیو تاڵ قژی کیژێکی دولبەرمی بۆ هەر وڵاتێ بردبێ، ئەوەی تاڵی یەک کەمانی کانیەکی لادێکانمی پچڕاند بێ، وەی بە حاڵی خۆی و هەیمەنە و وڵاتی، منیش خراپترین جۆری ڕەشە کوژی ئەدۆزمەوە، مردن ئەکەمە خەڵاتی. هەر لە یەکەم زەربە ڕیقابەوە بۆ من تا قەڤەزە ئاسینەکەی حەویجە چەند ڕۆح لەبەرم کوژرابێ، سوکایەتی بە کام تیلماسکە خاچێکم
لە هەر سنوورێک کرابێ نەهرەوانیان بۆ دووبارە ئەکەمەوە لە پاڵ کوشتنی بەردێکی لادێکمە تۆڵەی دزین و بردنی بەردە ڕەشەکەی ئەو کەعبەش ئەکەمەوە لە پاڵ هەموو ئەمانەشە بیرم ناشێتەوە ژەهر نامەی سایکس بیکۆ لۆزانی پەیمانی درۆ ئێستا نەک خۆم چرکە چرکی کات ژمێری مناڵیشم پێشمەرگەیە وەک پیران و وەک بارزانی و وەکو نەهری وەک قازی و حەفید و سمکۆ من کوردم دوژمنیش پەڕۆ بەڕێزان ئێستایش دوایین بڕگەی دیداری شاعیران دەست پێ دەکات بڕگەی دابەشکردنی خەڵاتەکانی ڕوانگە دیارە هەرێکێک لەو بەڕێزانەی کە ئەمڕۆ لێرە خەڵاتی دەستگای ڕوانگە وەردەگرێت لە بوارێک لە بوارەکانی ئەدەبیاتی کوردی خزمەتێکی بێوێنەی پێشکەش کردووە ڕۆڵی گرنگ و کاریگەری هەبووە لە دەوڵەمەندکردنی کتێبخانەی کوردی و لە بەرزکردنەوەی معریفەی کوردی بۆیە ئەمڕۆ دەستگای ڕوانگە بە ناوی میلەتی کوردەوە سپاس و پێزانینی خۆی ئاراستەی ئەم بەڕێزانە دەکات زۆر سپاس ئێستاش بانگێشتی بەڕێز فەوزی هەریریەکەین بفەرمێت بۆ پێدانی خەڵاتەکان بە بەڕێز بە بەشدار بوون ئێستاش داوا لە بەڕێز دکتۆر شکوریە ڕەسوولەکەین بفەرمێت ئێستاش داوا لە بەڕێز دکتۆر کوردستان موکریانی دەکەین با بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتەکەی ئێستاش داوا لە دکتۆر جەلال بەرزنجیەکەین بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتەکەی ئێستاش داوا لە زۆر بەڕێز دکتۆر نەجم ئەڵوەنی دەکەین با بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتەکەی سەجداوا لە دکتۆر محسین ئەحمەد عومەرەکەین بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتەکەی ئێستاش داوا لە زۆر بەڕێز مامۆستا حەمە ساڵح فەرهادی دەکەین با بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتەکەی ئێستاش داوا لە مامۆستا تەحسین دۆسکیەکەین بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتەکەی ئێستاش داوا لە زۆر بەڕێز مامۆستا هومایون ساحب دەکەین با بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتەکەی ئێستاش داوا لە مامۆستا تریفە دۆسکیەکەین بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتەکەی ئێستاش داوا لە زۆر بەڕێز مامۆستا عەبدولخالق یاعقوبیەکەین با بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتەکەی زۆر سپاس بۆ بەڕێز فەوزی هەریری بۆ پێدانی خەڵاتەکان زۆر سپاس بفەرموو زۆر سپاس بەڕێزان بابا تاهیری هەمەدانی 1000 ساڵ لەمەوبەر ئەم شیعرەی داناوە و دەڵێت موان ڕەندەم کە نامم بی قەلەندەر نەخون دیروم نەمون دیروم نەلەنگەر چوو ڕۆژایۆ بگەردەم گەردیگێتی چوو شەو ئایۆ بە خشتی وانە هەمسەر موان بەحروم کە دەرزەرف ئامەدەستوم موان نوقتە کە دەرحەرف ئامەدەستوم بە هەر ئەلفی ئەلف قەدی بەرایۆ ئەلف قەدوم
کە دەرئەلف ئامەدەستوو دەست خۆش بێتر دەستی تۆش خۆش بێت ئێستا ماندوو نەبیت میسکی ختامەکەین و بە شعرێک و کۆتایی پێێنین باش نییە زۆر باشە دەستەکان خۆش بێ ماندوو نەبی هەرچەنەکەم ئەو خەیاڵەی پێی مەستم بۆم ناخرێتە ناو چوارچێوەی هەڵبەستم لێکدانەوەی دەروون قسەی زمانم بۆچی وەها دوورن لە یەک نازانم ئەمویست دەروون بکرایەوە وەک تۆمار دەرکەوتایە دنیای جوانتر لە بەهار بەڕێزان سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ دەستگای ڕوانگە سپاس بۆ هەموو بەڕێزانەی کە لە پارچەکانی تری کوردستان و لە شار و دەڤەرەکانی دیکەی کوردستانەوە تەشریفتان هێنابوو ماندوو نەبن یەکەمین دیداری شاعیرانتان پیرۆز بێت و هەر ساغ و سەلامەت و سەرفراز بن حاڵبووین زۆر بەخێر بن دەست خۆش داوەرە دەست خۆش بێت